السلام عليكم ورحمة الله وبركاته. ایدی بکرد کرمانجا شیرین صلابت خدا له بنو برنامه پاشیف ج کردستان 24 جوارات پیشکش کردن و بردام جد که ایش وجی و پاشیوا 20 جوارات پیشکش کردن. بله تماشاگران جان یه شرط شتی بری از برنامه پاشیوا افشوا دست بکیم. ایدی بری چند دقیقه که محاضرت کنیم بود دست بکردن برنامه رودان که دل تازین لحولی را پایتخت نوچه گشتمک و در رودان که دل تازین دا لجم هفکارین من تو را میدیای رودا و چند کسک یعنی ایرش کرینه سر آواهی تو را میدیای رودا و نارنجوک جهاوتینه و تقکرن جلویری هاتی کردن انجامش دا دو پاسوان تو را میدیای رودا و گل یعنی کارمنده که بش پیوندی تو را میدیای رودا انجام و تقکرنه بریندار بوینه هم داخل سلامتی بو کسین یعنی دوی رودانا دلتازین دا کو بریندار بوین داخل سلامتی بوانات کین و هیویا بردامی جبوی تو را میدیای رودا کین کو کاروانای بردام یعنی دیارت نواهری مکلسان دایدی به جداهی هم بحثا کار میدیایت کین و ایدی پیویایی که کاری که حسا دوباره نبوده نواهری ما کلسان پیویایی که جی کسی و کار نمرواتی جی رابوین بگهم یعنی شلای یاسا و دادگیه و بگهن حق خو و سزای خوی عادلانه. ولی تماشاگران نجار جبوی یعنی ورگرتنا زانیاری زیاده ترشی سروی رودانا دلتازین که برای چند دقیقه رودای اما هف کار خو همین حسین شویی که راستا خو ورگرین دواره دامل جمع آواهی تو را میدیای رودا و همین افدام تباش زیاده تر زانیارین نول سر رودانا دلتازین یا تقکرنی لجم آواهی تو را میدیای رودا و کامیراش بویته. بله ام کاتی ایوش باشه فهمن باش گوی بیستی پرسیارەکەتان نەبووم بەڵام ئەمەوێ زانیاریەکان لێرە بدەم ئێمە ئێستا لە شوێنی ئەو تەقینەوەین کە ڕووی داوە لێرە باسی لێوەکرێ کە نزیکی 45 خولەکێک پێش ئێستا بووە ڕەنگە تەقینەوەکی هێندە گەورە نەبوو بێت چکە پێشتر باس لەوە کرا کە بریندار و تەنانە قوربانیش هەیە خود بڵین شەهید هەیە بەڵام کە ئێمە گەشتێتە شوێنی تەقینەوەکە ئەوەی کە لێرە ئەبیندرێت تەقینەوەیەک بووە بەپی لێکۆڵینەوە سەرەتایەکان باس لەوە کرێت کە ڕەنگە نارنجۆکێکی دەستی بوو بێ ئاخر ڕوومانەیەک بوو بێ کە فڕیان داوەتە بەردەم دەرگای کەناڵی ئاسمانی ڕوودا و لە شاری هەولێر کە لە گەڕێکی ڕووناکیە بەپی ئەو بەدواداتونی کە ئێمە کردومانە سێ کارمەندی ڕوودا و بریندارن کە برینەکانیان خۆشبەختانە سووکە کە دوان لەو کارمەندانە کارمەندی سکیورتی یاخود بڵین ئەمنی ئەو کارمەندانن کە هێزی پاراستنی ئەمنیەتی ڕووداویان لە ئەستۆ بووە دوان لەو کارمەندانە بریندار بوون و یەکێک لە کارمەندەکانی تیش کە بریندار بوو برینداری برینەکەی سووکەوە ئەویش کارمەندی پەیوەندیەکانی بەشی پەیوەندیەکانە لە تەلەڤیزیۆنی ڕووداو ئێمە لەگەڵ هێزەکانی پۆلیس وە هێزەکانی ئاسایش گفتوگۆمان کرد کە ئەوان لێدوانمان بۆ بدەن بەڵام باس لەوەکەن کە لەبەرەوەی دەماودەست ئێمە گەشتێتە ئێرە و لێکۆڵینەکان هێشتا تەواو نەبووە تازە دەستیان پێ کردووە بەڵام بەپێی ئەو لێکۆڵینە سەرەتایانە وەکو وتمان پێچێ تەقینەوەکە گەورە نەبوو بێ بەڵام زیانی گیانی شێ وەکو وتمان سێ بریندار هەیە و بەپێی لێکۆڵینەکان پێشبینی ئەوە کرد کە بۆمبێکی دەستی بێ فڕێدرابێت ئێرە ئەگەر هاوکارم کاک حەمید هاوکارمان بێ ئێمە شوێنەکە بیشان بدەین ببورن ئەمە ئەو شوێنەیە کە بۆمبە دەستیەکەی لێ فڕێدراوە لێرە دیارە زیانی مادیش بەر یەکێک لە ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی پەخشی ڕاستەخۆی ڕوودا و کەوتووە ئەوەی کە ئەبیندێ لێرە هەندێک پارچەی ئەو بۆمبە دەستیەی پێوەیە کە لێرە بەری کەوتووە و بەهۆی ئەو پارچانەشەوە کە لێرە کارمەندەکانی ڕوودا و دیارە ڕاوەستاون دەوێت سێ کارمەندیان بریندار بووە و باس لەوەش دەکرێت کە لە دوای ئەو تەقینەوەیە خەڵکی ئێرە شاد حاڵەکان باز لەوە دەکەن و کارمەندەکانی ڕوودا و کە هێزەکانی یاخود بڵین ئەو کارمەندانەی کە پاراستنی بارەگای تەلەڤیزیۆنی ڕووداویان لە ئەستۆیە تەقەیان کردووە و باس لەوە کرێت کە ئەو تەقانە بۆ بەرگریکردنێک لە خۆیان بووە وەکو ئەڵێن ئێمە نامانوێت زانیاری بین کە پشتڕاست نەکرابێتەوە لەلایەن هێزەکانی ئاسایش و دەستگا ئەمنیەکانی ترەوە چکە لێکۆڵینەوەکان سەرەتایین و بەردەوامیان هەیە پێچێ لە ماوەکانی داهاتوودا و لەم بارەیەوە دەستگاکانی ئاسایش و پۆلیس و دەستگا ئەمنیەکانی تر و لێدوانی فەرمیان هەبێت و زانیاری دروستمان پێ بدەن بەڵێ من از بحثاوی کرد که میدیل دمی او کسین هاتی نویری و تقیقی نارنجو جهاوتین آخفتن اکوسا گوتیه یعنی کسین وی داره این کارمندین رودا و بحث بکن مثلا جبرچه افکاری هنی انجام داده آخفتن اکش دفعه یعنی او کسین افکاری نمروفاتی کری گود بکو دیار کرد به مثلا جبرچه افکاری هنی انجام داده برانبری آواهی تورامی دیار رودا یعنی تشت کوسا نبلاف بوده
وڵە شفان من بەباشی گوێبیستی دەنگی ئەوە نابم داواکەم کە دەنگت هەندێک باشتر گاتە لا مەگەر کارمەندان هاوکارمان بن بەڵام ئەوەندەی تێگەیشتە بم ئەو پرسیارەکەی تۆ لەو شێوە بوو کە بۆچی هێرشێکی لەو جۆرە کراوەتە سەر تۆڕی میدیای ڕوودا و تا ئێستا خۆشیان نازانم من لەگەڵ چەند کارمەندێکی ئێرە باسم کرد و پرسیارم لێکردن کە ئێوە گومان لە کێکن یاخود پێشوەختە هیچ هەڕەشەیەکی لەو جۆرەتان لێکراوە کە شتێکی بۆ ئەوان ڕەتیەکەنەوە کە پێشوەختە شتێکی وا بوو بێت و نازانن سەرچاوەکەی کێ بوو تەنانەت لە کوێشەوە بووە بەڵام وەکوتم ئەوان لە کاتی تەقینەوەکە ئەو هێزانی سکیوریتی ڕوودا و کە ئەمنیەتی ئەو پارێزگای لە سەرشانیانە تەقەیان کردووەکو بەرگریکردن لە خۆیانەوە باز لەوە شەکرێ کە ڕەنگە تەقەکان لە ئاڕاستی ئەو ولایە کرابێ کە ئەو بۆمبەیەی فڕێیابێ بەڵام ئەمە هەر دەنگوێەوە شاید حاڵەکان باسیەکەن هەریەکەی بە جۆرێک بەڵام ئەمێ ئاماژی پێ بکەم لە شاری هەولێرەوە پایتەختی هەرێمی کوردستان کە ماوەیەکی زۆرە کردەوەی لەم جۆرە ڕووینیاوە و ئەمنیەتی ئەم شارە پارێزراوە و ئێستا شەیبینە هێزێکی زۆری ئەمنی لێرە بووە ینی کارمەندانی ڕووداویش خۆیان گەواهی ئەوە دەن کە لە ماوەی دەخولەکان نزیکەی دەخولەک تەنها کەمتریش ڕەنگە هێزەکانی ئاسایش و پۆلیسی هەولێر ڕاستەخۆ گەیشتوتە شوێنی ڕووداوەکەوە کۆنتترۆلی ئەم ناوچەیان کردووە و دەستیان بە لێکۆڵینەوە کردووە و پێشەچێت لە ماوەیەکی کەمی داهاتووداوە ئەنجامی ئەو لێکۆڵینەوانە ببینین. دي هفكاري ما هي من حسين تبشي كراستا خول جمع وهي ترى ميديا روداوي جرما دبوي تبحثا لتشوانيا رودانا ورودانا دلتازين كر للدم بهت وهر دقائق بهت بيشيامو يعني زانياري نول سيرفي رودانا دلتازين بين تشبينا بيتم فيجرين جامتا وزانياري نو دي ورجرين تماشا نجاي ديوكيا ما بحث كري رودانا كدلتازين دام بيجين تقريبا بريا 10 دقيقة كان لجمع وهي ترى ميديا روداوي رودانا كدلتازين رودا وكان كسان يعني تقال الجم أوهي الرودا ونارنجوك جهاوتين جنجام تقكرني جي إدي دو باسوان تورا ميديا روداوي ودل كارمندكي بشي بيواندين روداوي بريندار بوني أمشي الفيري لكردستان بيشاري داخل سلامتي جبوي وان كارمندين روداوي تكين وبيفيا بردامي السركاري وانا كل بريان هاجي دي كاري تورا ميديا روداوي ديارتنا وهذه ما كردستان دي بيفيا كيجي رودان حسین دلتازین دوباره نبنه و نوهری ما کردستان پدیجی دید هیوار رمضان دا یعنی تشتکی نظام یه دلتازینه یعنی تشتک شنیشکی که وزار رود بتو تقیید نوه هیوار رمضان دا پراستیجی تشتک سنم بیجین حساج نیشکی که وچه بو یعنی ماجی حاضریت که نجبو کم برنامه دست بکین لی تشتک وزار رودا دوباره دا خاص سلامتی بو حوالین مین تورا میدیا رودا و میدیم نوه هری ما کردستان دا وکر راگان درکارم حوالین هاوی دا خاص برنامه‌ای ولی تماشا جمع ایدی برنامه پاشیف یا بیسته ام دی دست بکین و یکسر امه هر بحثی هرما کردستان کینو رخراو آنکو میجین دستگاه خیرخوازی بارزانی بری میجین و مدهدا خیرخوازی آنکو پروژه خوی خیرخوازی بردام که و جاریجی آلیکاری لسر 3500 خیزان کم درآمد لهرما کردستان بالاف کنه و بریار جیده کل بریا جشن رمضان پیروزکوی دی بتنه 10 روز ماینه یعنی کم یکادی آلیکاریان به سر خیزان شهیدان و شهیدان داعش بالاف کنه دەستگای خێرخوازی بارزانی نێودەوڵەتی بە هاوکاری زانکۆی ئەمریکی لە دهۆک بۆ دابشکردنی هاوکاریە مرۆیەکانی بەسەر 3500 خێزانی کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە سلێمانی کە دەچەقی کارە خێرخوازەکەی بەوەش مەڵەیەکی تری خستە سەر خەرمانی کارە خزمەتگوزاریەکانی دەستی خۆش بێ خوای گەورەی یارمەتیویش داکەوادان یارمەتی مسلمانانی داوە و دەستی درێژ کردووە بە فەقیر و هەژاری زۆر مەمنونی و دەستی خۆش بێ لەشی ئێوەش ساغ بێ کارە خزمەتگوزارەکەی دەستگای خێرخوازی بارزانی لە سلێمانی لە چوارچێوەی پلانێکی خێرخوازی سەرتاسەریدایە کە هەموو پارێزەکانی هەرێم دەگرێتەوە و بڕیارە 100,000 خێزان بگرێتەوە ئەوە جگە لە دابشکردنی هاوکاری مادی بەسەر خێزانی شەهیدان و شەهیدانی شەڕی داعش بە تایبەتی بەر لە وادەی هاتنی جەژی ڕەمەزان لە یەکی ڕەمەزانەوە دەستمان پێ کردووە کە 3000 خێزانیت کە بەڕێکراوە ئەمە وەجبەی دووەمە کە 4000 خێزانیت کە لە خۆی دەگرێت هە لە شاری سلێمانی لە هەموو کوردستان تقریبی 100,000 خێزانمان ئامادە کردووە کە هاوکاری بکەین. دەستگای خێرخوازی بارزانی ساڵی 2005 دامەزراوە و ساڵی 2007 دەستی بە دابشکردنی هاوکاریەکانی کردووە بەسەر هەژار و ئاوار و لێ قەوماوان لەسەر تاسەری هەرێم و بێ جۆدانە ئینتیمای ئاین و ڕەگەز و شوناس مانگی دوی ساڵی 2016 بووە بە ئەندامی ڕێکخراوی ئیکۆسۆی نێودەوڵەتی سەربانەتەوە یەکگرتووەکان. دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێگەی دابشکردنی کۆمەکەکانی بەسەر هەژاراندا
ئەمڕۆ لە شاری سلێمانی یەکێک لە ماڵەکانی خوای ئاوادان کردەوە هەژارەکانی دەڵێن ماڵی کەسێ ئاوادان بێ ماڵی تۆ ئاواکە عەبدی خۆتە و خۆ دەزانی چی لە تۆ داوا دەکا مونیر سەلیم کوردستان بیستی چوار سلێمانی بله تماشاوان جای دی پراستیجی جهت بلین دزگاه خرخازی بارزانی تمی ناخچین هرما کردستان داد دیاره دابش کردن نیوان آلیکاران جیب سر جماره که هند آزور کاری که پیروز در طیبت جیت های وارمازانی داد دخواست سرکفتنی بود دزگاه خرخازی بارزانی دخواست بردامی جوی وان جوره آلیکاریان بله تماشاوان جا امد ساعت ایکیا برنامه پاشیف و بیستش کردستان بیشتر مدرس بکین و توری آینی و جاره زیادتر سر خیر و برکت ده شوین دو ماهی که این هیوار رمضان کو ایدیم کتینت ده شوه دو ماهی که دا اف شوه شوین یعنی این بیسته و حتی سیهجی شوین دو ماهی که این هیوار رمضان دا بطوی پدی جمع ده اف شوه جی بحثا شوین لیلت القدر کین و میوانه می اف شوه جی مامستا عبدالجلیل خوشنا مامستا آینی ده اف شوه دیال مدابا دست بکه مامستا عبدالجلیل تو گلب خیراتی و زور سپاس با مامستا هر همه دم جوی بسیاره دست بکین بود چی هیوار رمضان دا زیادتر خیر و برکت و هیوا پیروز کتینت ده شوه دو ماهی که دا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن والاه لسرتادا داوال أخوي پروردگار دكم طاعت و عبادت و روجي و خواپرستی همو لأكمان قبول بك ودس خوشي لأيوي بريزيج دكم كوا لسرتاي مانجي رمضاني پیروزوا بڕیارتان داوە هەموو شەوێک کاتژمێریەک تاوەکو کاتژمێردوونی شەو لە خزمەت خەڵکی کوردستاندا بن هەر جارە و مامۆستایەک بانگ دەکەن و لەسەر بابەتێک قسان دەکەن و کامیراکانتان دەسێتە زۆربەی شارەکانی کوردستان و هەتا بگرە لە وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و ئێران و ئەوانە کە ئەوە جێگای دڵخۆشیە سپاس پێ نەبێت بتنێ ئەرکی سەر ملێت مێوە مەرکی خۆ ئەنجام بدەیت خوا موفقتان کا هیوای بەردەوامیتان لۆ دەخوازین هیوادارین کەوە ئەو بەرنامانە لە دوای مانجی ڕەمەزانیش بە شێوازیشتر بەردەوام بێ لەبەر ئەوەی خەڵکی کوردستان هەرە زۆری موسڵمانە و تێنوو تامەزرۆی بابەتی دینیە بەێ شڵاو هەندی پێتوی ئەمیش دێ بەردەوامین و دێ هەوڵدین بەنامەی باشتری پێش و بەرسەبارەت بە هەڵبژاردننی تەوەری بەڕێزیشتانکەوە ئەم شەو باسی دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزان دەکەینکەوە ئەزر و پاداشتیدا زۆرترە لەگەر باقی ڕۆژەکانی تر ئەم شەوی بیستی مانجی ڕەمەزانە لە هەندێک لە مزگەوتەکان خەڵک دانیشتووە بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی موسڵمان لە سبەی شەوە کە دەکا شەوی 21 کە داخلی دەشەوەکانی کۆتایی مانجی ڕەمەزان دەبین لەو شەوانە بەدواوە تاوەکو سی مانجی ڕەمەزان ئەوە خەڵک زۆر بە گەرم و گوڕیەوە موسڵمانە لە سەرتاسەری دنیا و لە هەرێمی کوردستانی زۆر بە گەرم و گوڕیەوە بەشداری نوێژی جەماعەت و شەو نوێژ و مزگەوتەکان ئاوەدان دەکەنەوە ئەوەش لۆ ئەوە دەگەڕێتەوە حديث پیغمبر هي صلى الله عليه وسلم كذا فرمي الرمضان أوله الرحمة سرتاي مانجي رمضان رحمته وأوسطه المغفرة ناوراستك الشيء خوشبونا وآخره عتق من النار آزادبونا لآخر أو يش همي جرينتر والهمي جرينتر كاتك إنسان رزقار دبي لآخر دوزخ أو مجديش زور خوش أخوي قالوا بهشت الشادكة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز تمام هر كسيك أخوي قورا نەجاتی بدا لە ئاگری دۆزەخ ئەوە لەسەر بەرزی و لەسەر فرازیدایە و دەسێتە ناو بەهەشتێکی نەبراوە مامۆستا ئێدی حکمت ژوەیەکی چیە خودای مازن ئێدی هەمی هەیڤە ڕەمەزانێ خێر و بەرەکەتە یعنی بە 20 ڕۆژەژین بەحسا خێر و بەرەکەتن هەیڤە ڕەمەزانێتی حکمت شوەیەکی چیە خودای مازن زێدەترە خێر و بەرەکەتت وێ هەیڤێ ئێخستینەت 10 شەوێن دومایکەدا و ئاخیره عتق من النار ئەوە هۆکارێک بووکەوە باسمان کردکەوە ئاخیرەکەی ڕزگاربوون لە ئاگری دۆزەخ و هۆکارێکی تریشێ ئەویشیان ئەوەیە ئەو دەشەوەی کۆتایی مانجی ڕەمەزان تایبەتمەندێکی هەیە و شەوێکی تێدا کە لە کاتەکانی تردانە کە ئەویشیان شەوی قەدرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی و بە ئەسحابەکان و بە خێزانەکانی ئەو شەوانەیان زیندوو دەکردەوە شەوێکی تێدا کەوا شەوی قەدرە و عیبادەتکردن تێیدا خێری زیاتر لە 1000 مان کرد تمام مامۆستا ئێدی دوان ده شەوادا ئەم سەر هەندێک ڕاستین چه عیبادەت و چ جۆرە پەرستنێک بۆ خودای مازن بێتەکردن
خيره وزيادة وأم فان شافين دموعي كت هاي رمضان ده خوبي فمجيل كين ووقت ما بلاش نشت خۆی لەو دەشەوە کەوا ئێمە داخل دەبین لە سەرەتادا ئێمە دەبێ ئەوە بزانین خەڵکی موسڵمان دەبێ ئەوە بزانێ دەبێ لۆ ئەوەی بێبەش نەبی لەو ئەزر و پاداشتەکەوە خێری زیاتر لە هەزار مانگ دەبێ نوێژی مەغریب و عیشاش بە جەماعەت بکەیت لەبەر ئەوەی ئێستا سبيكي بەڵێ لە دەستپێکی دەبی نوێژی مەغریب و عیشاش بە جەماعەت بکەیت چونکە ئەمە ئەمڕۆ 19 ڕەمەزان بوو بله لەگەڵ مەغریب داخلی شەوی 20 مانجی ڕەمەزان بووین لە نوێژی مەغریب موسڵمان ئەوەی دەیەوێتەوە ئەو دەشەوە زیدوو بکاتەوە دەبێت نوێژی مەغریب بە جەماعەت بکە دوای نوێژی عیشا بە جەماعەت بکە و تەراویحەکانیش بکە و لە دوای ئەو دەبێ زیاتر خۆی بە نوێشکردن خەریک بکە شەو نوێش لەبەر ئەوەی یەکەم پرسیاری ڕۆژی قیامەتمان دەربارەی نوێشکردنە و ئینسان چەندی پێی دەکرێت لەو شەوانە قورئان بخوێنێ لەبەر ئەوەی قورئانی تێدا دابەزیوە إنا أنزلناه في ليلة القدر خواهي پروردگار لا شوي قدر قرآني نازل كردو تسرزوي قرآني دابزاندو تسرزوي بو إنسان زور باش خوي با قرآن خويدن خريق بكا وخوي با دعاء كردن خريق بكا بله كوا أمرو خلقي چي زور هي بآقايا لدعاء لخير و پاداشت و أزري دعاء أو شوانش فرصة إنسان خوي بدعاء كردن خريق بكا تلك عبادتي دعاء بالتأكيد الدعاء هو العبادة بله دعاء كردن عبادته بوي إنسان لو شوانا كوا دعاء قبوله خوي زور بدعاء كردن خريق بكاتن وخوي زياتر ببازار وبخواردن وبمسلسلات وبتمشاكردني شتيك كوا پەیوەندی بە لەیلەت القەدرەوە نیە خۆی خەریک نەکە ئەو کاتە زێڕینەی خۆی کەوا فرسەتێکە خوای پەروەردگار تەمەنی بە ئێمە داوە ئەم ساڵ گەیشتونەتە مانجی ڕەمەزان چێ دەڵێ ساڵێکی تر خوای گەورە تەمەنمان پێدەداتن بەو دەشەوە بگەین بله مامۆستا ئەم بەحسا هەروێ سورەتا قورئانە پیرۆز بکەین و ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر وما ئەدراکە ما لەیلة القەدر بەڵێ و ئەم وێدا بچین هەتا دومەهەیەکێ شەوە لەیلة القەدر ئەبخوا یعنی یا قەدرە و یا سەنگەل دەف خدای مازنش بر هندی قرآن ته دهات یخاره یانجی قرآن پیروز و شوی دهات یخاره جبر ویکی افشوهانی بقدر کرد. بخوی مانجی رمضان هر مانگشی مبارک بوا. بلام خوای پروردگار لناو همو مانگا کان مانجی رمضانی هل بزرد. ولناو همو شوکانی شوی قدری هل بزرد. زالو شوا خوای پروردگار قرآنی تعداد بزندو او مانگی پیروز و گوره کردیه. بله. يعني جبر هاتنا قرآن بيروس أفشفت هني بقدر كاتينا بالتأكيد أم بحثا برذكرنا شوا ليلة القدر تناوا ده شوا ده أجر نوي وحكمة أويتشنا يعني ده شف بوشي يعني خداي مازن إيدي شف دياري نكريا فلان شف توي شفي ده ليلة القدر وتوي شفي ده قرآن بيروس هات يا أخواري بخوي الصحابة كان زور برسيارا لبيغمبر ذكر صلى الله عليه وسلم دهاتنا خزمتي وباسيان ذكر ديان يا رسول الله صلى الله عليه وسلم بيما عم بالشوي قدر كامية أويش دي فرمو التمسوها في العشر الأواخر برم بدواي دا بقرن تعقيبي بكنو داوا بكن لدى الشوي كوتاي مانجي رمضان حكمتكش أويا تاوكو إنسان تنبلنا بالعبادة كردن بله أجر پیغمبر صلى الله عليه وسلم شوي شي دياري كرد بايا بيوت بايا أمشى والشوي قدرا لواني هرد شو وكو أوشى وخلق عبادتي ندكرت شرطیش نییە ئەگەر لۆ نمونە ئەم ساڵ شەوی 21 شەوی قەدر بی لە ساڵی داهاتوو بە هەمان شێوە شەوی 21 شەوی قەدر بیتن لەوانەیە ئەم ساڵ شەوی 21 لەیلەتول قەدر بیتن ساڵی دابێشت لە شەوی 27 بیتن دوو ساڵی تر لەوانەیە لە شەوی 25 بیتن بەڵێ بەڵام مهم ئەوەیە ئەگەر ئینسان بیەوێ لەو ئەجر و خێر و پاداشتە بێبەش نەبیتن هر ده شو عبادتي خواي قبلك وكو پیغمبر صلى الله عليه وسلم ام بحثا پیغمبری بین ام بحثا پیغمبری بین صلی الله علیه و سلم کاش برچه مثلا گوتی هر ده شب او زیادتر پیغمبر صلی الله علیه و سلم چه عبادت کین یعنی ام ده راوستانه کین یعنی برف تورامید رودا و چی کو مبریا نکجی بحث کرکوش اگر رودانه کادل تازین و داره دو هف سه هف کارن مل تورامید رودا دو پاسون یک جی کارمند بشه پیوندی رودا و بریندار بوینه لو درجه باورم کنگره که روزنامه‌وانی هست زیادتر بحثا وی رودانه هنیت که بشوی که راسته خو برف تورا میدیا روداوی و زیادتر جه افکار ما بجم افکار ما هم من حسین جدید گل مدابه هم من افدامت باش زیادتر بحثا زانیاری دست پی ین وی دماهی کی جیب کین و بحثا کنگره روزنامه‌وانی جیب کین برای تماشاوانی جا دیار نزانم پیوندی
الجم ويرجي يعني الجم هفكارين ما قالك بيوندي خراب والبروي رودانا زيادتر تشي بوي يدي هر دما زانياري نو بين بلافكرين للسروي رودانا دلتازين والجم هي ترى ميديا رودا وشي بوي الجم هفكارين ما فاجرن وزانياريني ام دي ورجين تمام شلون جاي ديما بحسابي كي كرمو مساعد جاي دخل لي بورين نجتين يعني زي طرف برينتنا برنامج دا تشي بنشكاف رودانا هني تشي يعني نيشكا كيفا ام بحسا پیغمبر ابن صلی الله علیه و سلم دوان ده شوه دو ماهی که دا وی بخود چه عبادت کریه و چه بیاد گل خزانت خو و پیگ و چه عبادت کرینه وكو دايما عائشة رضا ورحمتي خوالي بي لو ما عند جيرته ولا فرموديك دا فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم إذا دخل العشرة أحيا الليلة وأيقظ أهله وجد وشد المئزر دا فرمي هركاتك في غمر صلى الله عليه وسلم جيشت بعد الشوي كوتاي مانجي رمضان أو الشوي زندو دا كردوا بطاعة عبادة خوا فرستي همو زور طاعة عبادة خوا فرستيك قرآن خويندن باش و نوێژ با و خێزانەکانیشی بانگ دەکرد لەو ئەوەی خێزانەکانیشی لەو ئەجر و پاداشتە بێبەش نەبن و هەروەها دەفەرمی خۆشی تون دەکرد خۆی قایم دەکرد وەکو ئەوەی بچێتە جەنگ بەم شێوێ دەهاتە مزگەوت و عیبادەتی خوای پەروەردیگاری دەکرد لۆ ئەوەی ئومەتەکەی ویش چاوی لێ بکەن کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن عیبادەتی خوای گەورەی کردووە لو أو يرزابون رب العالمين بدز بينيتن ودايك من عائشة لو ما عند جريته دليم لهيت شبك دا بيغمبر تاوكو بيان قرآني نخوين دوا وتاوكو بانجي سبينيك الشونويجي نكردوا ولهيت مانجيشيش بالطواوي بروجون وما عدا مانجي رمضان نبي لو ما انقدا شو كان تاوكو بيان الشونويجي دكرت تاوكو بيان قرآني دخوين ودفرمي أو شوشي كوا أو صالي كوا تيدا وفاتي كرت لا بشوي مانجي رمضان لدي مانجي رمضان تاوكو كوتايكي اعتكافي كر لمزقوت اعتكافي كر لمزقوت لمن ذلك طاعة عبادتي خواي پروردگاري دكروا لا تفسيري او فرموديش وجدة وشد المئزر هندق لعلماء دفرمون علماء اهل حديث دلين معناه اويا پیغمبر صلى الله عليه وسلم لو دشوانه دا زيادة عبادتي خواي گوري دكرت و باز لوز دكان كناياتش لبري او كوا وازي لخيزانه كان شي هنا اعتزالي دك لخيزانه كاني او شواني زياتر بطاعه وعبادته خوا فلسطي بسر دبر ام بحث مانا نوا مزگفت پیغمبر صلی الله علیه و سلم یعنی بریا دو برنامه جدیدتر ما بحث مانا نوا مزگفت دا کریه لی افشوان بحث چوانیا مانا پیغمبری نوا مزگفت دا کین و اعتکافوی چو بیاد وان ده شوان دا پیغمبر صلی الله علیه و سلم لو دشوي كوتاي مانجي رمضان يقلا ايشكاني او ابو اعتكافي لك لمزقوت بشو بروج لمزقوت دماء يعني شو روج پیغمبر صلی الله علیه و سلم لمزقوت دماء هر دشو بشو روج لمزقوت دماء كايستا لكردستانيش لهندك مزقوت هندك خلشي مسلمان او دشوا بطاعه عبادات بسر دابا واعتكاف دكا وناس يتمالوا هل لمزقوت دمينيتوا هل لمزقوتش فتار دكاتوا هل لمزقوتش بارشة ودخوات وهل لمزقوتش دخل يعني خارنو و خارن جيت نوا مزقفتي دوان روجادا تشتكي آساییه آساییه خو مرزنیه لنا وحرمي مزقوت خواردم خوي اقلنا وحرمي مزقوتش خواردم خوي شتشي آساییه بلام استا مزقوت كان قاعيان هي حوشيان هي حديقيان هي دتواندري لو شوينا خواردنو بخوره بله ما مستعمل بحثا ادي دوباره بين سر بحثا ليله القدر وقال جرى بحث تكرن شفيت يتكدا زيادة ليلة القدر حكمة فيكيتش مثلا 21 23 5 7 زيادة جبرت افياك هني پیغمبر صلی الله علیه و سلم گوت کاک شفان وکو باس مان کرد پیغمبر صلی الله علیه و سلم وكو ابو ذر الغفاري صار فرسياري اللي كرتو دي پیغمبري خواده بين بلا شيء قدر كامل فرموا التمسوها في العشر الاواخر بدواي دا بقر اللي شوكاني كوتاي مانج رمضان وفرموديه شماني كوا متفق عليه هي پیغمبر صلى الله عليه وسلم ده فرموه تحروا ليلة القدر في العشر الأواخر من شهر رمضان بدواي ليلة القدر بقرن لا دسوكاني كوتاي مانج رمضان زا إمامي نووي ده فرموه تحروا واتا داوا كردن واتا قران وسوران لو سوي ليلة القدر ده فرموه أو دليل لسر أوي كوا خواي پروردگار أو سوي بزر كردو پیغمبرش باسی نکردوا
سکوان گەر شتێک ڕوون و ئاشکرا بێ پێویست بە گەڕان و سووران ناکە و حەدیثێکی تریشمانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ تحروا ليلة القدر في الوتر في العصر الأواخر من شهر رمضان على دواي شوي قدر بقرن داوای شوي قدر بکەن لە شەوە تاکەکانی مانجی ڕەمەزان شەوی 21 شەوی 23 شەوی 25 شەوی 27 شەوی 29 بەڵام هەندێک عولەما دەفەرمون ئەوە خاص بۆ لۆ هەندێک کەس لۆ نمونە جارێکیان اختیارێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتەی پێغەمبەری خوا پێم بڵێ شەوی قدر کامەیە ئەمە کەسێکی بەتەمەنم کەسێکی بێتاقەتم ناتوانم هەردە شەو دابنیشم ئەگەر شەوێکم پێ بڵێ ئەمە لەو شەوەدا عیبادەتی خوای گەورە دەکەم و بگەم بە شەوی قدر پێغەمبەر فەرمی مادەم تۆ کەسێکی بەتەمەنی کەسێکی بە ساڵاتچووی کەسێکی بێتاقەتی تۆ لە شەوی 27 بمینێەوە و عیبادەتی خوای گەورە بکە لۆ تو شەوی 27 بە لەیلەتول قەدر دەکەوێت بەس چێت بەژێ کتابەری نوکێژی بە حەسکری چێت بتوێ ساڵێدا کە بتە 27دا بس چێت بت ساڵێت پشت ڕۆژی مەسەلەن هەڵ بتگوهارتەوە 25 خاص بووە لێ عولەما دەفەرمون ئەوەی بەس شەوی 27 دەمینێتەوە ئەوە بێتاقەت و ئیبەتەمەنەکانە و ئەوەی تاقەت و عیبادەت و زەشی هەیە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر دەشەو لە مزگەوت دەمێنێتەوە عیبادەت و پەرستنی خوای پەروەردگار دەکات ئەم دەیڤێ جارێ بەحسا يعني خير وباداش شوا ليلة القدر كشوت قرآن بيروز دهاتية وبلشنت هيفا مثلا ليلة القدر خير من 1000 شهر مدز فيجاري بحسكين ليلة سبيكا ميتشي نجم هفكاري خو مسعود محمدي كو جي آمدية للسلاف ديال ماذا بل تماشاوان نجا برنامج باشيف جو كردستان بسياري بردام كيف فيجاري جي ميتشي نجم هفكاري خو مسعود محمدي كو بشوي كي راستا خو لجهه هري خوش لآمدية للسلاف لهافينجا هندا خوش يعني لطيبتجي الدمي گرمای خلق زیادتر سردانوی دارید که مسعود افزامیت باش بحثا پاشیون سیلاوی بکین ین سولاوی طیبتجی و بگشتیجی آمیدیه کشو هوانو که چوا پراسته اگر بحثی بری بکیم پیچه که گرمه یا اسوی باردانم هوا یعنی هوا که هین للسولاویتت و کامیرش بویته و خلقی السولاوی چوا پاشیویت کن بلد متاوية تماشاوانا باش بيتن جوان وقت ما جاب بكري از السنور قزامدی ما دیارک و از الجه کی ما یک جه ناو دنگترین هاوینگین هرما کردستان جی جهنگ اشتیاری لهرمه کو او هاوینگا سیلاوه دیارت گل حاصل ورز گرمای و هاوینه خلقی که یک جار یه زور سرانسری هرما کردستان و جبلی هرما کردستان جی العراق لگلک جهندی قصاب جهید کن هر چندت ویدا میدانی درنگ شوا جبركو وقت باشي فيجي خلق الفيدامين كم تتديتن لت قال هندك دشي هيش تا هجمارة كمازنا جان الفيها فينجيتر ينشتين از هالدم قال هندك جوان آخر ممكن أو شفت قدر باسكن از بارم جوا خلقي آمدينا دم ياباش بيتنين باشن شواني دم تابوش ترجع ممنون سپاس خلقي آمدينا بله عمل سيلافينا سيلافة چه طامك وهوا آمديا هيا این هر شفت نویجی این چه شفت قدر باسكن خدا روشك خوشترش مالو وش بيجن ساشرعي عم تينا فرا جواك خوشة قالها بولو حتى درنا كمين شفت خبورين این هر شفت نفره خدي قال هم شباب عم تيني يعني شباب بس رمضان يعني در في رمضان جينو صاتنا في خدي بري رمضان عم تيني بس حتى في حين درنا كم نومين يعني سعد وصاك صدق شنفا بله زور واش سپاس بله دیار الفری دیار هزمانه کدیا گنجال آمدنه توی باشی سرچوبانی خیراتن سرچوبانی پیشکی من بحثی هندم که یعنی بجین ویدمی دا کم ورزی هاوینه و گرمای دانه خلق چا قصاوی جهید که سیلاوه رمضان خلق رمضان جهید تفریه بله رمضان اجرات نبره و سیلو و نودن قال نف کردستان دا کو هاوینگه ها که خوشه گلک تبره شامین عید مروت نبره عرب تنبره همی کسک تبره جای واقعی درست بیتن بله روجتین دا کو دوام نین گل خلق تبره چه تشتکی خوش بلی سیلاوه لامدیه هیا سیلاوه سیلاوه بناو دنگش باشترین جنگ اشتیارین هرمه مش در ویوه یعنی کلامدیه بونه من بناو دنگه گلک شینوارن دیرین ورهنا بله خلق گلک سرادان آمیده کتن جبو شینوار خلق باش عراقی و هرما کردستان تتویرانیش در ویجتن نش در ویجتن کو کلامدیه بناو دنگه گلک شینوار تدا هنا سرادانت کن کو روی میجوی داد کن ورن گلک سرادانت کن باش دمکی خوش دیاره کش بلی جهن شینواری و بلی جهن اشتیاری آمدیه جه هنرمند
جيب راست يعني نعمل بازار كنا ناوي بازاري بازار تحسين طه تحسين طه يك جو هنرمندن هري نافدارن كردا زبر فيجي اف حوال الفيجي تامادنا الدسبيكي قلت من اف حوالا قلتي دنگ تحسين طه قلتي استراني تيوت خوش بيجتن دنگي ونزيكي دنگي با بله 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 با بله زوس بس دیارا کنگره که روزنامه‌وانی است دیارا کو کی یا دیار کو تحقیقش برای آدم کی هبول هولره دفعرم 20 سوام دهنه دا فوال سیلاوه بله تمام ایدی افکار من مسعود محمد تو دیال مدا بمینه لیش بروی رودانا یا دلتازین یا الجم آواهی تورامیدیا روداوی افکار من هم حسین دیال مدا و شوی که راستا خود زانیارین هری نو لسروی روداوی دتما همن افدم تباش ایدی زانیارین هری نو لسروی رودانه چنه و کنگره روزنامه‌نی برینو که هاتی اساس کردن چه هات بلاف کردن ئەم کاتی ئێوەش باش ئێمە ئێستا لە شوێنی تەقینەوەکەن وەکو پێشیش ئاماژەم پێدا لێرە هەموو دەستگا ئەمنیەکان هێزەکان یاسایش پۆلیس هەروەها پۆلیسی هاتوچۆوە ئاگرکوژێنەوە دەستگاکانی تەندروستی هەمویان لە شوێنی ڕووداوەکان باز لەوەکرێت کە تەنها سێ بریندار هەیە و برینەکانی ئەوانیش سوکن و سەلامەتن ئێمە بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێری لە شوێنی ڕووداوەکە ئامادەی ئەمانوێ زانیاری زیاتر لە وەرگرتنی کاک نەوزاد باز لەو تەقینەوەی ئەمڕۆ ئەم شەوی بەردەم تۆڕی میدیای ڕوودا و مامۆکەی چۆن بووە ئێوە طبعا ئەم حادسە ئەمڕۆ کە ڕوویدا دیارە سارێک کە بە پێش ڕوودا و هاتیە نارنجۆکەچی فرەدایتە بن ئەو ساری لە بەردەمی ڕوودا و ڕاوەستا بوو لە ئەنجامی تەقینەوەی ئەم نارنجۆکە ئەم کارمەندانەی بەردەمی ڕوودا و بریندار بووینە کە پاسەوانەکان و یەکەچەند لە پەیوەندەکانی ڕووداوە کە خۆشبەختانە برینەکانیان سوکە و ێستا نەخۆشخانە زۆر عیلازی تەواو وەردەگرن واگەر بەراوردی ئەم حادیسەیە بکەین کە لەگەڵ حاو حادسانەی کە پێشووتر جیاوازە لە شێواز و قەبارە و نەوەی جێبەجێکردنەکەی کە پێشووتر تەقینەوەکانی دیکەی تێرۆریستان کە لە هەولێر بەداخەوە ئەنجام ئەمدرا بەڵام قدرەتی دەستگاکانی ئەمنی ئێمە لە پایتەخت کە توانرا زووترین کات بدۆزرێنەوە بە سزای خۆیان بکەن کە چەند ڕۆژێک پێش دەستا ئەوانەی تاوانبارانی بەردەمی پارێزگا هەموو بە سزای یاسایی خۆی گەیشتنەوە کارە تیرۆریستیان ئەنجامدا و دڵنیانی سەدام و دەستگاکان کە بە ڕێو شوێنی خێرا کە هەمیان لێرە مۆجودن و بە دوواداچوون و ئەم تاوانبارانە دەبیندرێتەوە بۆیە کە هێرشکردن سەر دەستگایەکی گرنگی وەکو ڕوودا و دام دەستگاکانی ڕاگەیاندن ئەمانەمە ئەکید هێرشکردن سەر بنەماکانی دیموکراسی و ئازادی و هێرشکردن سەر پایتەخت بۆیە بە زۆر بەتوندی ئیدانەی دەکەن کارێکی ترسنۆکانەیە و بە دڵنیاش هەم ڕوودا و هەم کارمەندان هەم خەڵکی کوردستان و پایتەختیش دنیا دەکەینەوە دام و دەستگاکانی ئێمە ئەمنی بە نزیکترین وەخت ئەم تاوانبارانە دەبینن و ئیجراتی یاساییان لەگەڵ دەکرێتەوە. کاک نەوزاد ئێوە ئێستا لە ژوورەوە بوون لەگەڵ کارمەندانی ڕوودا و بەڕێبەرایەتی ڕوودا و قسەتان کرد گفتوگۆتان کرد لە ئێستا ڕۆژی ئەوان چۆنەوە ئەگەر ئێوە پرسیاری ئەوەتان لێکردبن پێشتر هیچ هەڕەشەیە یاخود گرژیەک هەبووە کارمەندانی ڕوودا تۆڕی میدیای ڕوودا لەگەڵ لایەنێکی دیاریکراوە هیچ تایبەت نەبووە بەوانەوان بە حکومەوەی دەستگاکان ڕاگەیاندن و هیچ شتێک بڵێن مەسیجێک پەیامێک شتێکی وایان بە هەڕەشەیان پێگەیشت بە پێشتر و کاری خۆشیان دەکەن زۆر بێرانە و بەردەوامن لە کاری خۆیان ئەمڕۆکە ئێستا لەگەڵ یان بووین و ئەو کارە ترسنۆکانە هەنگاوەکانی ئێمە ناخەڵکی کوردستان نەدام و دەستگاکانی ڕاگەیاندن بە دڵنیاییەوە ڕناگریت و دڵنیاشین تاکید دەکەمەوە دەستگاکانی ئەمنی ئێمە زۆر بەهێزتر لەوان و بە سزای خۆشیان دەگەینە. بەڵێ بارودۆخی ئەمنی گشتی شاری هەولێر لە ئێستا وەکو ئێوە وەکو بەرپرسی ئیداری خۆجێی شاری هەولێر چ پەیامێکتان هەیە بۆ هاوڵاتیان و لە ئێستا بارودۆخی هەولێر چۆنە؟ دڵنیا دەکەینەوە هاوڵاتیان کە دام دەستگاکانی ئەمنیمە لە پێناو ئارامی و هێمنی هاوڵاتیان لە خزمەتیاندا شەو و ڕۆژ و ئەم کارە گچکە ترسنۆکانی کە ئەنجام دەدرێ بەو شێوازە ئەمنیەتی پایتەخت ناشێوێنی و ئەوانە دەرباز نابن لە توانەکانی جیهازی ئەمنی ئێمە و ئیجراعاتیان لەگەڵ دەکرێت و پایتەختش دەبینین بەو قەڵەباڵغی و بۆ ئاوەدانی بۆ هەموو خەڵکە زۆرەی کە تێدا ڕۆژان لە کار و چاڵاکیەکانیان دڵیان دەکەینەوە کە بەردەوام لە خزمەتیاندا دەبین و ئەم جۆرە کردەوە ترسنۆکانش تاسیل لە هەولێر ناکات و لە دەستگای ڕاگەیاندون لە ڕوودا و لە هەموو کەناڵەکان دیکە ناکاتن و بە سزای خۆشیان دەکەن. کاک نەوزاد ئێمە ئەچینە لای بەڕێز بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەولێر کە لە سەرەتای ڕووداوەکە و لێرە ئامادەیە لێکۆڵینەوە کاتان بەچی گەیشتووە؟ ماوە هێشتا لێکۆڵینەوەکان ماوە سەرەتاییە بەس بە تاکید وەکو ئەوکانی تر دەرەنجامەکەی دەردەچێ و ئەوەی ئەو تاوانەی ئەنجام داوە بە تاکید ڕوبەڕووی یاسا دەبێتەوە و ئیجراعاتی پێویستی بەرامبەر دەکرێت. ئەوەی گرنگە هیچ ڕووداوێک نەبووە شار بلە ژێژێنی و هیچ هێرشێک نەبووە بەمانای هێرش بۆ سەر کەناڵی ڕوودا و تەنها ڕوومانەیەک خراوەتە بن ئۆتۆمبیلێکی ڕوودا و تەقیتەوە بە سوچی سێ کارمەند لە کارمەندانی ڕوودا و دوو پاسەوەن و کارمەندێک زامدارن ئەوانیش سەلامەت و کێشەیان نییە.
ڕەوشی شاری هەولێر ئارامە و دەبینن قەڵە باڵغی بەردەوام و هیچ کێشەیەک نییە و خەڵک بەو پەڕی خۆشی لە ناو شاری هەولێر جەژنی عفوەن ڕۆژانی ڕەمەزان و شەوانی ڕەمەزان بەڕێ دەکات ئینشاءالله. بەڵام لە بەردەم تۆڕی میدیای ڕووداوە سیارێکی ئەوان زیانی پێت وایە بڵئەخس هێرشەکە بۆ سەر ڕووداو نەبوو یاخود چۆن بووە ئەگەر کەلیمەی هێرش وشەی هێرش قورسە هێرش نییە بەڵکو سیارێکی ڕوودا و لە بەردەم باڵەخانەی کەناڵ ڕوودا و ڕوومانەیەک خراپتە بنی و بۆتە هۆی دروستبوونی ئەو ئاژاوەیە بۆیە بەمانای هێرش مانایەکەی زۆرە و ئەوەی کە تەقەکرا پاسەوانەکان تەقییان کردیا لەلایەن ئەوەی کە ڕوومانەکە داوت هیچ تەقەک نەکرا و هیچ ڕوبەڕووبوونەوەیش نەبوو لەگە پاسەوانەکان ئەو کاری ئەنجامدا و شوێنەکەیان بەجێشتووە دەستگاکانی ئەمنی بە دەستخۆشیە بامولایەکەوە ئیشاءالله دەرەنجامەکەی بە دیار دەکەوێت و بۆ جەماوەری خەڵشاری هەولێر دیار دەکەێت. کامیرەی چاودێری لەسەر ئەم شەقامە هەیە وەک ڕووداوی شەیەتی لە کامیرەکان هیچ شتێک کامیرەکان مەوجودن و ئەو برادرانی ئاسایش بامولایەک ئیشی لەسەر دەکەن و بەماوەیەک ئیشاءالله کەم دەرەنجامەکەش دیار دەکەوێت. کاک دکتۆر سامان وەکو بەڕێوەبەری تەندروستی شاری هەولێر باس لەوەکرێت کە سێ بریندار هەیە وەزعی تەندروستی و بریندارانەی تۆڕی میدیای ڕووداوی ئێستا چۆنە؟ بەڵێ ئەو بریندارانە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوای هەولێرن و ئێمە لەسەر هێڵ بووین هەر لە سەرەتای گەیشتنیان بە نەخۆشخانەکە پزیشکان و کارمەندانی تەندروستی پێداویستیەکانی کە پێویست بوو بۆ فریاگوزاری خێرا بۆیان ئەنجام داوە و ئێستاش لە نەخۆشخانەکان بەڵام برینەکانیان زۆر سووک و سادە و ساکارە باری تەندروستیان جێگیرە هیچ حالەتێکی ترسناک و ناتەندروستی وای تێدا نیە کە پێویست بۆ بکە کە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت تەنانەت تەنها برینەکانیان برینی ساکارە و بریدی ڕووکەشیە برینەکانیان ڕووکەشیە دەربچنەوە دەستخۆش زۆر سپاس بۆ دێوە بڵێ ئەوەی کە گوێبیستی بوون لێدوانی هەریەک لە بەڕێزان پارێزگاری هەولێر وە بەڕێوەبەری گشتی پۆلیسی شاری هەولێر وە بەڕێوەبەری گشتی تەندروستی شاری هەولێر هەرسێکیان دڵنیایی ئەویاندا کە بارودۆخی ئەمنی شاری هەولێر لێسادا تەواو سەقام گیرە و دڵنیاییشیاندا بە کارمەندان و بەڕێبەراتی تۆڕی میدیای ڕوودا و کە وەزعەکە کۆنتڕۆل کراوە بەپێی ئەو شەی کە پێشتر بەکارهێنرا بوو هێرش کرابێتە سەر تۆڕی ڕووداوی تۆڕی میدیای ڕوودا و هێرش نییە بەڵکو بۆمبێکی دەستی بۆ فڕێدراوەتە ژێر یەکێک لە ئۆتۆمبیلەکان ئەوان هێشتا ناوی لێ نانێن هێرش تا ئەو کاتی کە لێکۆڵینەوەکان یەکلایی دەکاتەوە و ئەو کامیرانی چاودێری کە لێرەش لە سەرم شەقامە و لە بەردەم تۆڕی میدیای ڕووداودا بوونیان هەیە تا ئەو وێنانی کە لەو کامیرانەوە وەریەگرن بۆ ئەوەی ڕاستی و دروستی ڕووداوەکەیان بۆ بسەلمێت ئەو کاتە ڕوونکردنەوەی زیاتریان دەبێت لە ڕۆژانی ئایندەدا ئێمە شەگەڕێنەوە لای ئەوە گەر پرسیارێکتان هەبێت. ڕاستەخۆ لە جەماوەیە تۆڕە میدیای ڕوودا گەرمە دەبێت ئیدی ڕێدان ڕوودانەکە دڵتەسیم بۆ یانێ تەقە و ناڕنجکاتی ناوەتن لێ جێ دڵخۆشیە وەکو کەسم بریندار برینێن وانان سوکن دووبارە دەخوازە سڵامەتی بووان هەردوو پاسەوانên تۆڕە میدیای ڕوودا هەراسا ئەو کارمەندێ بەشێ پەیوەندیên تۆڕە میدیای ڕوودا بکەین دەخوازە سڵامەتی بوانەکەین ئینڤیدارین بزیترین دەم ڤەگەرن جەم تۆڕە میدیای ڕوودا و بەردەوام سەر کارێ خۆ بەلێ تەماشەڤەنێژە ئیدی ئەف لە باشوور هەفکارێمە یعنی لە هەولێرێ هەفکاری مای من حسین گەلمەدە بوو لە سولاوژی بەریان و کەمە هەفکاری خۆ مەسعود محەممەد وەرگلومانی دووبارە چنە جەمی و باکووری کوردستانی ژوێ هەفکاری مە سەدق ئەرەم شوەیەکە ڕاستەخۆ لە دیاربەکرێت گەلمەدە بەلدەستپێکیان بچنە جەم هەفکاری خۆ مەسعودی مەسعود ئیدیتول سەر ئاخفتنین خوب بەردەوام بکە دووبارە دەخوازە لێبورینێتکین مە ئاخفتنین هەوا بڕین کەرەمکە بەێ زمان هەر سەروان بویارێک لە هەولێرێک بووین هەرچەندە هەرما کوردستان گەرە خودی واسایشێکە پێزە ئیشەڵات نامێکە کێمدا وەکی تاوانێن هاتیینەکردن بکوژێت وانیجانی بژین تاوانبارن ئەوان تاوانان هاتیینەگرتن دەمێکی کێمدا ئیشەڵات دا تاوانبارەجی هێنا دەستسەرکردنێ ئەم زۆری نەجێخۆڤە ئەمل دەفتە بووین برا ببوورە و ئەم ڤەگەریان دیسەوام هاتیینە خزمەتە هەوا هەفکارن مانجی برادرت کوترینیشتینەل ویجهی ئاماژە پندێکردن و دەنگێت تەخۆشات و دەنگێت تەحسین تاکەی ئەم لامەدیینە جێ وارگەیە تەحسین تای دمە چی بێژی ڕەمەزانە و شەف بێریەکە خۆسای خۆش دابا سترۆنەکە تەحسین تای بێژین هەر گرێدا فەم ئۆمێدیکێ بلندە ئۆمێدیکێ بلندەی مێژودا کەڤنەوارەی ئۆمێدیکێ بلندەی مێژودا کەڤنەوارەی سیلافڕەوشە بەهەدینای دەوراز و زانێن سارەوەی سیلافڕەوشە بەهەدینای دەوراز و زانێن سارەوەی
چومدهو کارنگین جحلا کر شهیانای چومدهو کارنگین جحلا کر شهیانای بگ و گرا دیلانه کوچک را سیرانای بگ و گرا دیلانه کوچک را سیرانای دست خوش تو بردام سترانت بیجی؟ خودی بله امیدی تیپ موزیکی جی ما های سال 2007 دارم تو کچ کارت کی؟ خدا از فوق قطبی ما بله اون دو بیزان کوی ما بله چه قناقی زان کوی؟ قناق هستیه چون هستیه بله زان کل آمدی ها؟ خودی امیدی بله شنیو وکری افساله بله زور سپاس اکتوی بله گل ویگنجی باق بین تو دی اومد چی بیجی؟ ما بس ما من پیشم و گود ما از با چه بیج ام قبیل ناکین ام پیشتا بیج تو هیچ تکی بیجی وکی کیفن دا که کی قصد جه کیت کریان گنده کیت کرد و گیسکی خوب داتن و جای تو هیچ تکی بیجی اس نظام دی با چه بیجم چون ما بله تو روزانت خود چه در باز کیت ماه رمضان دا دیار کروژه گرمن روزه طبعا كان المفروض بيتن جرمه جا اگر قصد سیلاوی بکی کل آف هم رو خوله بداتن حتی وقت بانگی زفر نمال و جارگادی قصد سیلاوی کنه سپاس بها بله از گل وی حوالی زیبا و دیار و خودی وجهیه تو چانی سرچه خیر آدم سرچه تو وقتی یک خودی جهه که گشتیاری سیلاوه خلق چه قصد سیلاوت کرد اف کسی تنویر کردن عربن چه جتن پیشکی بخیر را تانگد که این بکافتری و مارکت تحسین تای سیلاوه والله نسبت شوله و هیواولیش نیمه وکری اکثریا سیاحت ما گشت گزارت ما تنویر کرد تنویره پروژه خلق كم تنافير اك خبافه اوفي تن جحل تنافير بشافيج عائلات تنافير ام جيت من حتى درنگ خلقي اومديه چا قصه وجيت كانش بلي كو گشتيار جهندي باجر ديتن والله خلقي اومديه روجت اولي وك عائلانات هاتن چمكو رمضان بو پشتی سه چهار روز که رمضان و چون تنافير قصه سیلاوت کن باش زور سپاس بلش فان دیار افکارت من آماجه پنت کن که دم ما خلاص بو سیلاوی و کی ما آماجه پیکری یک جه باشترین جنگ گشتارین هرما کردستان که خلک کی که باش لسانسری هرما کردستان جه عراق جه گلک دورندی جه قصه وجهید کتنو ابرو که جه استاف برنامه پاشیف ام زورین وجهی بله تمام دی هفکاری من مسعود محمد بشوی که راستخوش السلاوی جه آمیدیت گلمداوی که شهوای هری خوش لآمیدی و سلاوی یعنی الهو که جیب گشتی هی زور سپاس بوده مسعود و پراستیجی ثم هر روزه که بیا جایی که خوش دیل آخری ابرور آمیدی حتی صبای خود کریم کادم بیا کیوه ولی تماشا اینجا لباشور امی برف باکوری کردستانی و چینو هفکاری من صدق قرن شوی که راستخو جد دیار بکرید گل مدو صدق افدم تجیباش که شهوای که خوش لجام هفکاری من مسعودی هبو بزانین که شهوای دیار بکری افشوا چوال دم پاشیوه افشوا جدا شوینده خلق زیادتر هاتیه داره یا جیش تا سستی و پستی پیو دیاره خلق نوعی نداره من دیاره پرزگری که پیوندی من گل هفکار خود صدقی دخزالی بودنی شمی تماشاوانه تین هر جمع این دما پیوندی گل هفکار ما صدقی آماده بود چه بینویده می وگرین باکور و هفکار خود صدق ارنی هم دیوارگیرین تماشاوانه اینجا دوباره وگرین جمع مصعب جلیل مصعب دخزالی بودنی دوباره کین هم جاری بحثی اگر هات نخارا صورت و بحث ليلة القدر وإنا أنزلناه في ليلة القدر بكين أجرين ويتشنت هاي رمضان هذا پیغمبر صلی الله علیه و سلم باسی چار کەسی دەکرد لە بەنی ئیسرائیلیەکان کەوا لە ماوەی 80 ساڵ ئەوانە لۆ چاوتروکانێکیش مەعسەتی خوای پەروەردگاریان نەکردووە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر حەزی دەکرد خوای گەورە ئەو گەورەیە ببەخشی بە ئومەتەکەی خوای پەروەردگاریش بەدڵی پێغەمبەری کرد صلی الله علیه و سلم شەوێکی بخشی با امتی پیغمبر صلی الله علیه و سلم که طاعت و عبادت کردن تیدا خیر زیاتر لهزار مان که بنص آیات خوای گور فرمی إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر باسی اودک آیا ليلة القدر شوی که خوای گور قرآنی تیدا نازل کرد و قرآنی تیدا نازل خواره و زابده بخوی تفسیر ليلة القدر دک وما أدراك ما ليلة القدر یا محمد تو نازانی ليلة القدر چیه ليلة القدر خير من 1000 شهر ليلة القدر شبكة خيري زياتر الهزار مانك نك هشتا صاليوان
83 ساڵ و 4 مانگ زیاتریش خی پەروەردگار بە ئەجر و پاداش دەینووسی جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکانی زۆر جار باسی دەشەوی کۆتای ڕەمەزانی کردووە و باسی پاداشتی شەوی قەدریشی کردووە کەوا دەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بله دەفەرمی هەر کەسێک شەوی قەدر زیندوو بکاتەوە بە تاعەت و عیبادەت خوای پەروەردگار لە گوناحەکانی ڕابردووی خۆش دەبێ یعنی ومانای ئەوەیە خوای پەروەردگار دەیەوێت لە ئێمە خۆش ببێ خوای گەورە دەیەوێت ئێمە عەفو بکات گوناهێن مرۆڤێکی و ئەگەر شەوە لەیلەت القەدر میتە شێر و شەوە لەیلەت القەدر سۆخ کتەوە گوناهێتی تەمام تێنە غەفڕاندن ئینشاءالله خوای پەروەردگار لە هەموو گوناحەکانی خۆش دەبێ گوناحەکانی ڕابردوو مامۆستا بەحسا خير من 1000 شهر مثلا اگر کەسێک تەمەنی بێژین 40 ساڵ بێت 40 ساڵ گوناهێنویین بەرێتێنە غەفڕاندن و ئەگەر لەیلەت القەدرەوەی من قام لەیلەت القەدر ئیمانا واحتسابا يعني 40 ساڵ پشتی هەنگێژیتێنە غەفڕاندن یان چاوایە تشتێکی وەسا ئەگەر بەحث خۆی خوای پەروەردگار کاتێک باسی ئەوە دەکا شەوی قەدر خێری زیاترە لە 1000 مانگ ئەوە خوای پەروەردگار ڕەحم بە ئێمە دەکاتن لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە دوای ئەوەی کەوا ئەهلی جەهەنەم دەچنە جەهەنەم و ئەهلی بەهەشتی دەچنەوە بەهەشت خوای پەروەردگار سێنی دای لێ دەدا لە ئەهلی جەهەنەم دەفەرمێ ئینسانی وا هەیە لە ناو جەهەنەم دەیهێنە دەرەوە لە ژیانیدا چاکەیەکی نەکردووە بە ڕەحمەتی خوای گەورە دەکەوی لەوانەیە ئینسانێک 40 ساڵ لە مەعسیەت دابیتن بە یەک مانەوەی لە مزگەوت بە یەک شەو خوای پەروەردگار لە گوناحی ئەو 40 ساڵێ خۆش ببی دەکەوتە بە ڕەحمەتی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەت تەسەوڕ دەکەی کاکسفان شەیتان دەیەوێت بە ڕەحمەتی خوای گەورە بکەوی دەڵێ کەس نییە شەفاعەت لەمە بکاتنە من ئیبلیسم من شەیتانم یان شەفاعەت ئەمن ناگرتەوە چونکە ئەمن ئیبلیسم من شەیتانم یعنی شەیتان دەیەوێت بە ڕەحمەتی خوای گەورە بکەویتن خۆ عەبدەکان و خۆ بەندەکانی خوای گەورە لە شەیتانی شەیتانتر نینە بە ڕەحمەتی خوای گەورە نەکەون دەبێ ئینسان تۆزێک ئیمان لە ناو دڵیدا هەبی لۆ ئەوەی ڕەحمەتی خوای گەورە شمولی بکە لۆ ئەوەی خوای گەورە لە جەهەنەم دەری بێنی بە بەهەشتی شاد بکە ئینشاءالله جێوە ڕەحمەت لەوانیا خودی مەهەمیە بگرێت دەوریان بچینێت ناو بەهەشتیدا تەماشاوانێژە مامۆستا توژی یعنی دووبارە مێڤەگەران جەمع افکاری خو صدق ئەرێنی کۆپشەیەکی ڕاستەخۆش دیاربەکری لە باکووری کوردستان دەتگەرەمەوە صدق دووبارە دەمێتە باش بکەین ئەف شەوە دەما پاشیوی یا باکووری کوردستان تایبەتیشی دیاربەکری چاوایە جدا شەوێن بوری خەڵک زێدەتر هاتیە دەرێ جی هێشتا خەڵک یعنی ئەو ترسە هەیە دەمێ پاشیوێ نەهێنە دەرێ و ماڵێن خوب پاشیوێ بکەن جوان دەماتە و بینەرە کوردستان 24 باش ئەژی جارێک دەبێم دەرباس بووی وەش بۆ تۆرە ڕوودواوێ بەڕاستی ئێرشێ هاتیە بەڕاستی بەدەرنیگاری مەژی بهیست بەڕاستی لە ڕۆژهەڵاتە ناوین چاپەمەنی دەبن خەتەریە مەزندا کار دەکەن و ئەڤژی نیشانەیە وان خەتەریایە ئەموارن باکووری کوردستانی ئەس تشتێکی سەرەڕاست بکەم ژوان ئەس لە ڕەحایمە ئیرۆژ بۆ کۆ ئەم بێژم پاشیوە ڕەحایە بینم سەرەکرانێ کوردستان 24 ئەما جێ خۆڤەگ و هاست لە باکوورن بەلێ لێ ئەم لە باژارێ ڕەحایەنە نهاجی ئەس دوێ شوێنێمە کۆ ئەم بێژن لە هەر باژارێکی ئەس بە تایبەت دخوازم بچم جێ کو ئەم بێژن هەری قەلەباڵغ و گرسەی دیمەنێ ڕەنگین لێ هەبن ئەفدەرژی ئەو دەربوو لێ مەدید کۆ وەک لە دیاربەکرێ لە ڤەرژی نیو سعات پشتی دیاربەکر هەموو کۆلان هەموو شوێن ڤاڵا دەبن ئەف دەر دەمان سعات یەکی واندا هاتن هەما بێژە ئەم بێژن لە ڤەر ماسەین ڤاڵا تنە بوون لێ دەناو نیو سعاتیدا هەمیش ڕابوون پشتی کو دەف لێ خست بەربماڵێ چوون نها لە پشت من ماسایەکی مایە ئەوژی هەن جوان خەباتکارên vê derê ne hinek jî em karin bêjin wek müşterî li virin lê ew jî nasê virane em ji kê dest pê bikin em ji te dest pê bikin rûyê te heye û kenek jî li ser e em bipirsin li vir li Rihayê Remezan çawa derbas dibe em dibînin li vir jî zû vala nave gel bela dibe zû bela dibe yani xweşanî Remezan cem hinekî germ ama yani ro derbas dibe dariye zaten qediya tiştek jî nema başa yani ev em bêjin dema mesela niha hêja ji em bêjin xilasbûna paşîvê re hêj teqrîben saetek heye
بۆچ ئەو قەسە زوو ئەم بێژم کۆلان و قەفەتەریا و شوێنێن وها خواردن و خوار نێڤالات یعنی ساعت تشت بگی دارم مال خوا ماجی تمام ساعت اگام ابها یعنی به ساعت دا امگی بلاد من بتایبەت لەڤر سعاتە بەلاوبوونێ چییە مەسال ڕەحای یک و نیف دی شب وانه برو دوی شەv بەس ئیشەv چما ئەجەلەکردن ای شب اوانی ایرو پشتینی یعنی دیا زود چون سبا بازار سایو که زور رابن دینلنمیش بن داویە هەفتەی باشترە ئەم وها کوا بچن خۆرتۆ ناوێتە بخێر تیار تیار چەند ساڵی تۆ دو هفته 17 ساڵی آره di Ramazanê da tiştê ku zorê dide te çi ye Urfa zaten germe reha Virajî zaten honike diye êvarê tên vira îftarê hev vedikin Vira jî honike nîvanê me tên vira îftarê hev vedikin heta şevê di diye rûdinin vira Vira tercih dikin vira xweşe diye vira prestîj li qalî telê elemanê me hene diye hizmetê dikin vira tercih dikin Wala min dît li pişt qefeteryayê millet li ser çîma jî rûniştibû ev der ciyekî baldar e ji xwe navê wî jî çi ye girê temaşeyê ne wisa girê temaşekirin Baş e tiştê ku di Remezanê da zorê dide te yanî li ser te zehmetî çêdike çi ye Yani germe zaten germe heta êvarê em rojiyê digirin bê av bê şîv Wexta ku şîvê hecî dixwin em giran dibin nikanin bişoxlin anca saetekê doş dibin ku em vana ew bikin bira îçê me de here diye em rihet bişoxlin Baş e belê ciwan wek gel çend ciwan kir lê em karin bêjin li vir nêzîkî 10-15 genç ên ku li vir dixebitin û hin hevalê wan li virin navê vira girê seyrê yanî seyr tepesî dibên bi Tirkî bi Kurdiya wî girê seyrê ye bi rastî dema hatin gelek bi malbatî jin zaro li vir rûniştî bûn lê tiştî ku def lê xist hêdî hêdî wiha weka bêjin qefle bi qefle rabûn ref bi ref rabûn û ber bi malê xwe çûn li Rihayê jî me dît ku piştî yek û nîva li vir jî jiyana civakî xilas dibe هفکاری ما صدقانه تو بشوی که راستا خوش رهای دیار ما دوید خواست لوری نیست که ما بحث دیار بکری دست پیکی کر ام راز بکین رهای جیاسی بارم اگر تو بشی ساعت دوم یعنی صدق دی و بارم که هفکاری ما میرجید بجت نزیکی و داره مزگفت ابراهیم خلیل هی اگر ساعت دوم جی تو گلمه داوی ادیلوی داره جی دیمنین هری نیین مزگفت ابراهیم خلیل و دما پاشی ویلوی داره بوم و گازی ادی ام دی ممنون تبین و زور سپاس بته هفکاری ما صدقانه تو دو ساعت دا گلمه داوی خود حسکت ساعت دوی یا پاشیوی امی زغری نجمتن بله تماشاوان اینجا ما مصعب جلیل ام جاری بحثا دیمن تنزل الملائکه والروح فيها باذن ربهم وحتى ضمن که ام بحثین و بحثا نشانین ليله القدر کین کوچوانا مروزانت کو ليله القدر خواي قورا القرآن هذا فرمي تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر ده فرمي تنزل الملائكة والروح فيها خواي قورا ده فرمي للشوي قدر ده ملائكة كان خواي قورا دادا بزن السرزوي والروح فيها وأميني آسمان كانوا أميني وحشيان لقالك وحضرة جبريل عليه الصلاة والسلام كبيغمبر صلى الله عليه وسلم باسي حضرة جبرائيل مالو دكا فرمي من دوزار جبرائيل من السر شوي خوي بينيوا ده فرمي من جبرائيل بيني شصد بالي هبو ما بيني بالتشي لقر بالتشي ما بين مشرق ومغرب بو ما شاء الله او ملائكته ديت السرزوي نزاو تكاو رزاو بارانو نويج وقران خوين كان من برز دكاتو له اخوي پروردگار هو حيف انسان لو كاتدا بخوي لخو دابي نشانين يعني ين شوال ليله القدر بحثين اجاب تكيف لازم مستوى بيش هبا كرتي ان شاء الله بيش باسي بكم باسي اوج دكم سلام هي حتى مطلع الفجر إمام الشعبي ده فرمي ملائكة كان دسنا همو مالكان دسنا همو مزقوتا كان سلامي خواي پروردگار بإيمان دار كان دقينا ما شاء الله والسبارت بعلامة كاني الشوي قدريش كوملك علامته هيك بيغمر صلى الله عليه وسلم باس يعني كرديا يقلوان باسي أودك هذا فرمي أو شوي كوا شوي قدر وبيان يكي روجي تيدا هالدي تيشتي روش ضعيف كزو لاوازا أوز لو أودك قريتوا للشوي قدر ملائكته شقلك زور ديت الصر والزوي لو كاتي هميان برزنا بروبرو آسمان وبري روج دقرن تمام دي بروستيما يقدو علامة الترجمة وقر باسي بكم ولن كات خلاص يعني
علامەتە تریان ئەوێ ئەو شەوەی کەوا شەوی قەدرە شەوەکە نە زۆر ساردە نە زۆر گەرمە زەوێکی احتیادی هەیە بێدەنگێک پێوە دیارە بەڵێ و ئەو تیشکڕ و ناچێکەوە زۆر جار لە شەوان دەیبینین کەوا هەموو شوی شەیتانەکانە ئەویش لەو شەویدا بەدی ناکرێ و نادیترێتن ئەوە هەندێک علامەتە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردەوە هەر کاتێک شەو علاماتانە دیترا دەزاندرێ ئەو شەوی قەدر بووە شڵا پیڤامەژ یاوە ئەم بکەینەوە نۆڤۆی شەوێ دەولێری ژەم خزمەتە تەماشاوان و بینەر و بیسەری کوردستان 24 دەبین زۆر سپاس بە مامۆستا عەبدولجەلیل خۆشنەوە مامۆستایانی دەمەبووریدا و ساعتێکەوە پاشیوێت دیارمە دەبی زۆر سپاس بتە بەڵێ تەماشاوان اینجا ئەف ساعتێکەوە پاشیوە بیستی بوش کوردستان 24 ئێدی ساعتا دوێژی ئەمەل گەلهەوە بەردەوام بکەین شێوەیەکی ڕاستەخۆ لە جەم مزگەفتە جەلخەیات باشووری کوردستانی هەولێرێ لێ پشتی وێ نۆڤڕێ ئێدی هین گەلمەدا بن ئەم ژیب شێوەیەکی ڕاستەخۆ و گەل هەفکۆرێن مە باژۆر و باژۆرەکەن کوردستانی ئەمەل گەلهەدا بوو
يلا بس حاضر مدي ولی طبعا شبان هجا نوا وی کشوهای حوصای آرام وی کشوهای حوصای خوش نوا حولی را پایتخت جمع گفته جل خیاط ساعت دوم یا برنامه پاشیوش کردستان 24 بردام کرد به ساعت 18 خدا حس کت امید گل دکتر اکرمی امید بحثا برکی کلیه یانجی بردی گرچیله و چا او برکی هنه دروز به و چاره سری و خوب پاراستن جی هم چا کو توشی و نخوشی نبین لبری هم دست توری تندرستی بکین و بخیراتنا دکتری بکین امی وجاره برف گرمیان و تایبتی جمع بحثا کفری بکین و شب رمضان ین تایبت کلوی درد نوا کفری دا نولاتین کرد عرب ترکمان بجداهی وان شبن هنه پیگ و بورینن و چالاکین کلتوری و این آینه جی پیگ و دمک خوش گلک دا بورینن برف کفری و جیاوازی ها شبن کفری بینین گل نافچهندن ین کردستان و دیفراجی هم دی وگرین و ساعتا دوام یا برنامه پاشیف و توری تندرستی خود حس کرد نیف ساعتیان جی 45 دقیقه که هم دی بردان کن گل مدابن چین که برنامه پاشیف جی شویه که راستا خوب لباشور گل وده ئێمە لە گەرمیانین ئێستا هاتووینەتە شاری کفری لێرە شەوچرایەک بەڕێوە دەچێت ئەم شەوچرایە ساڵانە لە مانگی ڕەمەزاندا بە تایبەتی لە قەزای کفری بەڕێوەچێ لێرە پێکاتەکانی ئەم شارەکە لە کورد و عەرەب و تورکمان و دانیشتوانی شارەکە پێکاتون ساڵانە لێرە کۆ ئەبنەوە ئەم شەوچرایە بەڕێەکەن من قسەی زۆر ناکەم هەموو پرسیارەکان و قسەکان بۆ میێوانەکانم جێ دێڵم بۆ ئەوەی بۆ شەوانی ڕەمەزان بۆ بەرنامەی پاژیف بۆ کوردستان 24 خۆیان باسی چۆرێتی ئەم شەوچرایەوە ئەو پێکەوەژیانە بکەن لەم شارە هەیە دەچمە لای مامۆستا قادر مامۆستا ئەگەر هەستی بێزەحمەت باسێکی ئەم شەوچرایەمان بۆ بکەی کە باسی ئەوەمان بووە کەی فەرموو ئەمە جۆرێکە لە کۆبوونەوەی وجهایی شاری کفری بۆ بەسەرهات و قسەی خۆشەروها بڵین هەنێ گۆرانی و هەروها بەستا وەکو کەلتورێکە لە کفریدا تێدا سەرجەم پێکهاتەکان بە کورد و عەرەب و تورکمانەوە بۆی بیسەلمێنن کە پێکەوە ژوان لەم شارە هەر بەردەوامەوە هەر بەردەوامیش دەبێت. دەست خۆش ئەچمە لای مامۆستا عەباس مامۆستاگیان ئەگەر قسەیەکمان بۆ بکەی لەسەر ئەم شەوچرایە کە شەوانەکرێ لە شارەکە دوو کەلیمە قسەمان بۆ بکەی باسێکی ئەو شەوچرایەمان بۆ بکەی لە ڕاستەوخۆ لە کوردستان 24 و لەگەڵ یەکێک لە ڕەخنەکانم لەم شەوچرایە لەم مۆزەخانەیە ڕەگەزی مێینەی تیانە وجودی برا تورکمانەکانمان کەمە ئەبوایە ئامادەکاری باشی بۆ بکرایە ئەم شارە شاری پێکەوە ژیانی یەهودی و موسڵمان و کورد و تورکمان بووە سوننە و شیعە بووە عەجەمەکان شیعە بوونە مامۆستا لە کۆنا یەهودیەکانیش بەم شێوازەی ئێستا لەگەڵ ئێوە دانیشتون ئەم شەوچرایە بەڕێ بکەن نەخێر ئەمە ئیساکە وەکو هەوڵێکە بۆ بوژاندنەوە و هەڵسانەوە زۆر سپاس میوانێکی تر کە لە نەتەوەی تورکمانە یەکێکە لە تورکمانە ڕەسەنەکانی شاری کفری لێرە تورکمان کورد عەرەب زۆر باشتیانە پێکەوە ژیانە ژێن ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەیتەوە و هاوڵاتیەکی نەتەوەی تورکمان ئێستا لەم شەوچرایە میێوانی باسێکی ئەومان بۆ بکەی باسی پێکەوە ژیان و وەکۆبوونەوەتان لێرە لەگەڵ خەڵکی شارەکە و لەگەڵ کوردەکان عەرەبەکان ئەم شەوانە چۆن بڕێەکەن بۆ ئەو پێکەوە ژیانە ئاشتی و خۆشیەی کە لێرە بەردەوامە پێشێکی سوپاسی بەڕێستانەکەم بۆ دەرفەتێکەوە پێداین پاشان وا دیارە کە باسی کفری ئەکەین کە باسی شاری کفریەکەین ئەو وشەیە خۆی بەخۆیەوە برایەتی کورد و تورکمان و عەرەب و هەموو نەتەوەکان و ئاشتی و پێکەوە ژیان ڕاگەێنێت چونکە شاری کفری هەر بەخۆیەوە بە ناوێکەوە
بەواتای برایەتی و ئاشتیە و هیوای بەردەوامی ئەو برایەتی و ئاشتی و پێکە و ژیان و هەر بەردەوامی ئێوە لێرە وەکو ئەم شەوەکو چی بەشداریتان کردوایە گۆرانی ئەڵێن ئایا مەقاماتی تایبەت بە خۆتان ئەڵێن چیرۆک و شعری تورکمانی ئەڵێن لێرە چونکە لێرە پێکاتەکانی ئەم شارە زۆربەی زمانی کوردی عەربی تورکمانی ئەزانێت بەڵێ لێرە گۆرانی بە تورکمانی وتراوە هەموو شتێکی هەبوو ئێمە وەکو نەتەوەی تورکمان لێرەین میوانێکی تر لە دەرەوەی وڵات هاتووەتەوە ئەو بەردەوام باس لە خۆشەویستی خۆیەکە بۆ ئەم شارە وەکو خۆشی ئەڵێ کە من هەموو دنیا گەڕاوم بەڵام هیچی تامی شاری کفریم بۆ نادا کاک قەیس ئەگە هەستی تا سەر پێ بێ زەحمەت من ئێستا ئاماژەم بەوە کرد تۆ هەموو دنیا گەڕاوی بە قسەی خۆت و هیچ شوێنێک تامی شاری کفری بۆ تۆ نەداوە ئەو هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ وەڵای پێش هەموو شتێ کفری نیشتیمانی یادەوەریەکانی منداڵیە دۆستەکە ئێمە ئاماژەشمان بەوە کرد کفری کۆمەڵی سیفاتی هەیە لە هیچ شارێکی دیکەیان نییە پێش هەموو شتی لێبوردن لەم شارەیە کورد و تورکمان پێکەوە ژیاون تا ئێستا بە درێژایی مێژووی ئەم شارە هیچ کێشەیەک ڕووی نەداوە لە دەورە شەوچرایم بۆ بکەی ئەم کۆبوونەوەیەی نێوان پێکاتەکانی شارەکە بەردە شەوانی ڕەمەزاندا ئەمە شەوێکی ڕەمەزانیە هەمیشە ئەمە ڕووی داوە لە ناو شاری کفریە ئێمە ئاماژە بۆ هەندێ هونەری میلیەکەین بۆ نمونە کفری پایتەختی مەقامە لە هەموو دنیاە هەموو مەقامەکان بیکە بە نیوە 170ە نیوەی ڕێکی لەم شارەوە سەری هەڵداوە و بەرەو بەغدا و بەرەو شارەکانی دیکە بەرەو کەرکووک هەروەها شعری نوێی کوردی لەم شارەوە سەریێڵدا لە سەردەستی شاعیرێکی بلیمەتی وەکو لەتیفەڵمەتی گەورە و چەند شاعیرێکی دیکە و زۆر ممەیەزاتی ترەیە لەم شارەدا کە لە شارانی تر نییە و هەروە ئەم شارە بە درێژایی لە بەغداوە تا سلێمانی لە سلێمانیەوە تا عەمان تاقە شارێکە بووە ئەویش ئەم شارە بووە ئەم شارە دەوڵەمەندە بە زۆر شت کۆمەڵی سیاست بەداری گەورەی تێدا بووە کۆمەڵی ئەحداسی زۆر سەرنجڕاکێشەری تیا بووە بەڵام بەداخەوە یعنی تیشکی ئیعلام بەسەری ئازاڵ نەبووە پشتگوێ خراوە و ئێمە دەبێ ئێستا پەردە لەسەر ئەو شتانە هەڵدەین زۆر سپاس لە کوردستان 24 بەردەوامە بین بۆ خزمەتکردنی ئەم شارە و هەموو ناوچەکانی تری کوردستان حاجی گیانەگەڵ هەستیتە سەر پێ حاجی فەرەج یەکێکە لەو پیاوانەی بەردەوام ئەم جلە کۆنەی کوردیەی لەبەرە ئەمە پێی ئەوترێت کە واوسەڵتا لێرە زۆر باوە وەختی خۆی تەنانەت گەنجەکانیش لەم شێوازی جلکردنیان لەبەرەکرد حاجی هەر لە سەردەمی گەنجیوە تا ئێستا بەردەوامە لە بەرکردنی ئەم جلە حاجی تۆ باسی پۆشینی ئەم جلە شێوازی دوورنەکەیم بۆ بکەی ئەوم بۆ بکەی زۆر جار بە شەوانی ڕەمەزان کۆبنەوە ئەم جلە جوانانە لە بەرەکەی باسیکیم بۆ بکە ئەم جلە جلێکی ڕەسەنیە جلێکی جوانە ئەم شارە مێژووی ئەم شارە بەم جلەوە جوانە منیش هەر ئەم جلەم هەیە و ئیسا ئەم زۆر خەیاتی ئەم شارە نەزانی ئەم جلە بدووریە ئەو ساکە بە ڕەحمەت بێ عەلی دیێوانە عوسمان خەیات ماوە ڕەسوول خەیات ئەمانە بوون خەیاتی ئەم جەوە ئەمە پێ ئەڵێن کەوا و سەڵتە کەوا و سەڵتە لەگەڵ کەوا و چاکە تا فەرقیە ئەمە جنی ڕەسەنایەتی جافە ئەمە جافێتی عەسلی پێژن ئەمە پێ ئەڵێن کەوا و سەڵتە و فەقیانە و بۆ بۆنی خۆش و وەختی خۆی گەنجەکان یعنی من وێنە کۆنەکانی ئەم شارە بینم گەنجەکان زۆر لە بەریانە یعنی گەنجەکانی ئەم شارە هەمووی ئەمەی لەبەرە ئێستا بۆ ئەو لەبەرکردنە لەلایەن گەنجانەوە کاڵ بۆتەوە کەم بۆتەوە وڵی ئەوەی لەبەرەوە هەرکیۆکەوێتە ئاستۆی خۆی ئەمە زۆر شتێکی جوانە شتێکی ڕێک و بێکە ئەمە زۆر شتێکی پاک و بتە کە ئەڕۆی بۆ شوێنەکان زۆر عەجایب و زۆر پێخۆشە دیسە من هەر ئاوا بۆ من هەرچی مناسبەیە بۆ شارەکان هەر ئاوا ئەڕۆم گەوەزارکەم زۆر سپاس دیارە لێرە گەنجانیش بەشدارن مامەسا مەریوانەگەر بێیتە ئێرە قسەیەکمان بۆ بکەی وەکو گەنجێک قسەمان بۆ بکەین ئەم شەوچرایە چۆن هەڵەسەنگێنی و تا چەند دام و چێژی بۆ ئێوەی گەنجانی شەیە وەڵام من دەستخۆشی لەم شارەکەم بەڕاستی پێم خۆشە پارچە شعریەکەیە لە هەموو بۆنەکانی کفریا بڵێ شعری فاتح سەلامە کاڵێ سڵاو لە تۆ شاری کفری
کە چل ساڵە پایتەختی شعری چل ساڵەوە چل ساڵە شعرەکان هەموو بیر بوون شعری تو هێشتا 14 ساڵە بەڕاستی کولتور و دابوو نەریتی ئەم شارە بەردەوام 14 ساڵە بەردەوام خونچەیەکە لە چرۆدایە بۆیە ئەمە جێگەی خۆشحاڵیە باس لە کولتور و دابوو نەریتی ئەم شارەکە و ئارامی و چێژێکی دەرونی بە گەنجانە بەخشێت ئەم شارەدا دیارە لێرەش بە گۆرانی وتن و شەوان ڕازێنەوە بە وتنی گۆرانی و ئاهەنگ و دابشکردنی پاخڵەوە و شیرینەمەنی و دواتر یاری کڵاوێن و دۆمینە و کۆنکان و هەموو ئەمانە لە شەوانی ڕەمەزان لێرە بەڕێوە دەچێت دەگەڕێمەوە بۆ لایەوە. فيك فيجن وصار جون نوا كفريدا نشاني مدى راسي جهك خوش اجي مثلا نوا جيداتو بوهلي بي شوالي كي بتركمان بابام قاردش وشوالي كي جوا عرب نتوا عرب ويا اخي يا ابي وشوالي كي جوا كرد زمانه 120 براي خوش تبي افاخنين هني وصل همي جهك فيك فيجن جون كردستان نشانه بله تماشا نجا ساعات دوام يا پاشي به بردام که اما وی ساعت جی زیادتر بحثا توري تندرستی و میوانداری دکتر اکرم محمد بسپوری نشترگیریا برکه کلیه ام دکین دکتر اکرم تو گلب خیراتی و زور سپاس با آمده بونتن دکتر هم دست که بحثا نخوشیا برکه کلیه بکین و پیناسکا پزشکی و زانستی ام بو نخوشی بکین زور سپاس بام درفته پێشی پێناسەی بەردی کلێ بکەین دەبێت پێناسەی گورچیلە خۆی بکەین گورچیلە دوو کۆندامی میزەڕۆ بەش سەرەکەی پێکاتۆ لە دوو گورچیلە کارێکە و لە تەنیشتێکی مرۆڤن ئیشی گورچیلە پاڵاوتنی خوێنە ئینسان 5 لیتر نزیکەی 5 لیتر خوێنی تێدایە و دەسۆڕێتەوە ڕۆژانە 36 جار ئەو خوێنە دەپاڵێورێ لایەن گورچیلەکانەوە ڕۆژی 180 لیتر دەپاڵێوێ ئەو شتانی کە لە ئەنجامی ئیشکردنی کۆندامەکانی تی لەشە دروستە بێ ماوەدەکانی دیتە ناو خوێنەوە ئەوەی پێویستە بۆ لەش دەمژری ئەوەی زیادە فڕێدێتە دەرەوە یەک لەو دەرچانەی کە ئەو ماوەدانە و پیسانی لێ فڕێدرێ گورچیلەکانە ئەو شتانە ئێمە پێی دەڵێن کریستاڵ یەک لەو ماوەدانی کە فڕێ ئەدرێ لە بە شێوەی زانستی بە شێوەی شێوەزاری گشتیش پێوترێ ئەوەی پێوترێ ڕەمڵ ئەوە لە ئەنجامی ئیشکردنی بەشەکانی تی لەش دروستە بێەوە لە گورچیلەوە فڕێ ئەدرێتە دەرەوە ئەو ڕەمڵە ئەگەر لە ناو میزدا قەبارە و ئەوەکەی بچووک بێ بە ئاسانی فڕێ ئەدرێ بەڵام ئەگەر ڕێژەکەی زیادی کرد گەشتە حەدێک گورچیلە نەتوانێت هەمووی فڕێدا دەبینی کۆ بێتەوە قەبارەی گەورەتر ئەبێ جا ئەگەر زیاد لەوەش هێشتا زیاتر بوو ئەوژە یەکە گرن کە یەکیان گرت لە 3 ملیم 4 ملیم زیادی کرد ئەوژە ئیتر هەر ئەو کریستاڵەیە بەڵام حەجمی گەورەترە بێ پێ ئەوترێ بەرد یعنی هەر ئەو ڕەملەیە خوب يعني بهفدوفات جرت وبتا برك يعني اجرين دروزبينا يانجي لسبيكي ما بحثا يعني التعريف هو يعني يدي افي تعريف يانجي بيناسيا بركي قلت ليش دروزبينا و كريستال يانجي وين رمله دروزبت يعني او بتهاوتن ليت مينت او دروزبت اجرين سراكين دروزبينا بركي تشنا يانجي الرملين بيجين يعني اساسي يعني همو انسانك لا ميزي دبي الرمل هبه اما زور جار دبيسين يعني زور نخوش دەڵێ وڵا دکتۆر نەخۆشم چوومە عیلاجم وەرگرت ڕەمڵم هەبوو هیچ کەسێک نییە ڕەمڵ لە میزیدا نەبێ کەسێک ڕەمڵی کەسێک تێدا نەبێ ئەو ناسروشتیە ئیشی گورچی لەو ئیشی میزکردن فڕێدانی ئەو ڕەمڵەیە دەرچێ لە لەش بچێتە دەرەوەی لەش بەڵام ئەبێ ئەوەندەی سروشتیە ئەوەندە هەبێ کە تێ ئەپەڕێ ئەو وەختی ئەبێتە ناسروشتی زیاد دەبێت یان بن ئەگرێت یان یارمەتی دەر هەنێک ماواد لە ناو خوێن هەیە بەڵانسێکەیە چەندانەیەکیان دژی دروستبوونی بەردن ناهێڵن ئەو ڕەمڵانە یەک بگرن ئەوان هەنێکیان ئەوان لەگەڵ ڕەمڵەکە یەک دەگرن بۆ ئەوەی فڕێ بدێتە دەرەوە ناهێڵن ڕەمڵەکە هەنێ ماوادیشە یارمەتی دەرە وا ئەکات ڕەمڵەکان نزیک بنەوە لە یەک واکە بە ئاسانی یەک بگرن و بەردروست ببێ هەموو کەسێک ڕەمڵی هەیە و هەموو کەسێک معارەزە بۆەوەی بەردروستکە بەڵام لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە ڕێژە ئاسایی ڕێژە سروشتی چەندەیە ڕەملێ نەوە لە شێمرویدا خۆی تقریبان 7-8 ڕەمڵمان هەیە هەر یەکە و
ژمارەیەکی هەیە وەکو یەکنین ینی ئەوەی کە لە گۆشتی حیوان هەیە پێوتە یوریگەسە ترشی یوریک ئەوەی لە ماست و شیر و ئەوان هێمادی کالیسیۆمە ڕێژەیەکی هەیە ینی هەر یەکە و ڕێژەیەکی هەیە ئێمە گەر بمانێ بۆ کەسێک بزانین ئەو بۆچی وانی خاستن کە بەر زۆر دروستەکەنەوە کێشە چییە کام مادەی کەم و زیادە دەبێت لە 24 کات ژمێرە میزەکەی کۆ کاتەوە و ئەو ماوادانە ئەپێوین هەر یەکە و ژماری تایبەتی خۆ هەیە دەبێت لەوەندە زیاتر نەبێت کە لەوەندە زیاتر بێ دەڵێن خەلەلەکە لە فلان ڕەمڵی هەیە ئەوی زیادە تمام دکتور ئەکرەم وێجۆرە سەر خۆپاراستنی و چاوانیا چارەسەریە بەرکەی گولچێرە ڕاستین لە دەستپێک ئەمە چینە جەم هەفکارێن خۆ ئیدی لێ بابەتی مە بەردام کە بەڵێ تەماشاوانێژە بەرنامەی پاشی بەردام کە وێجارێ ژێمە چینە جەم هەفکاری خوب تایبەتی ژێم بەحسا باکوورێ کوردستانی بکەین سەدەق ئەرەم شێوەیەکی ڕاستەخۆ وێ لە جەم مزگەفتە ئیبراهیم خەلیل لە ئورفایە لە باکوورێ کوردستانە دیارمەدا بە هەڕەسا هەفکاری مە هێمن حەسەنجی لە هەولێرە پایتەختی دی بەردامە وێجارە دیال پۆلیسن هاتوچەیە و هەفکاری مە بێژم منیر سەلیمجی لە یەک ژگوندێن خۆشن سلێمانی هیچ پێنەوێتە دیارمەدا بەلدەست پێکێ ئەمێ بەرەف باکوورێ کوردستانی هەفکاری مە سەدەق و چین سەدەق تو وێجارێ ساعتە دوام الجەم مزگەفتە ئیبراهیم خەلیلی لێ دەرێ یعنی چوانیا خارنا پاشیوه یان جو خلکین قستا مزگفتت کن او زانیاری او نه هرینو جمت صدق دماتاو بینر کردستان 24 دیسا باش براستی ام ایرو لدردور و جامعه گرگریان ام مزگفتا لجبو رهای خودی تایبەتیە کە گرینگە لە ڕحایشی دەما هوم بگەرن ناوی ئیبراهیم و خەلیل gelek zêdene ew bandor ew em bêjin nav zêdebûna wan nava li vê bajêrê jî ji ber em bêjin pêxember İbrahim sallallahu aleyhi ve sellem tê ku li vir biye ev camî em bêjin di salên 1211 û 12 da ji aliyê Selahattin Eyyûbî ve bi navê ji bo yadkirina pêxember İbrahim hatiye çêkirin. Bi rastî heta 1900 li gor agahiyên hatine belevkirin. Gelek di rewşek xeter daviye lê em bêjin restaurasyonekê hatiye kirin niha em karin bêjin camiya herî berbiçav û em bêjin rengîn ya vî bajêriye û gelek cemaat li wê derê li mêja xwe dikin lê di vê saetê de ew jî vala ye bi rastî hin nobetdar li hundir hebûn me bi wan re jî axivî bes nexwestin em bêjin gotar bidin lê li hundir hin nobetdarên camiyê hene ji wî bêtir jî niha cemaat bawerim piştî paşî vê hêdî hêdî dikevin nav ciya radizên ji ber wî jî niha vala lê bi roj vê derê tije bû bi rastî me ji bo bînerê Kurdistan 24 li vir pakêtên gelek balkêşî çêkir ku hem rengê rihayê tê de cih digire hem jî em bêjin ew germayî û em bêjin berevaniya welatiyên vir ku ji bo germayiyê girtine li derdorê vê camiyê bi taybet digerin ew jî em ê demekin da wan jî bînin ser ekranê Kurdistan 24 bira bînerê Kurdistan 24 çaverê bin ger pirsyar hebe em bersî bidin niha rewşa Bakur û Rihayê em bêjin vî rengiye. Medî plastik ji wekî te jî behs kirî ku dî yani mizgef jî vî demê de vala pirsgirêka me yani ev çend bi deheka dirêj gel Bakurê Kurdistanê bi taybetî jî li şevên Remezanê ew ku hemî cihek vala binê dî zor spas bi te hevkarê me Sedeq Eren li cem mizgefta İbrahim Xelîl lê Urfa Bakurê Kurdistanê gel me da bûyî zor spas bi te û şeva jî xweş û paşîva jî xweş. Temaşavanê jî li Bakur em ê bîne başûrê Kurdistanê li cem hevkarê min Hêmin Hüseyn li Hewlêra paytext lê cem hêzên polîsên hatûçûyê ez vê barê da me zêdetir yani behsa parastina ewlehiya hatûçûyê rasa parastina ewlehiya bajêr jî temamî bike hêmin kamîra ji bûyî û zêdetir behsa evşev û karê giran yê polîsên hatûçûyê eger bête kirin cem te. بەڵێ شڤان من لەگەڵ برایانی پۆلیسی فریاکەوتنی شاری هەولێرام ئێمە ئێستا ئەوەی کە لە پشتەوەمان دیارە شەقامی ئیسکانە نزیکی کەمتر لە کیلۆمەترێک یا خوڵین چەند سەد مەترێکەوە لەو تەقینەوەی کە لە چەند کاژمێنی ڕابردوودا ڕوویدا لە بەردەم بارگای تۆڕی میدیایی ڕوودا و کە تەقینەوەیکی سوک بوو و بۆمبێکی دەستی فرێد درابووە ژێر یەکێک لە ئۆتۆمبیلەکانی تۆڕی میدیایی ڕوودا وە سێ برینداری لێ کەوتبووە کە برینەکانیان سوکە و لە ئێسادا لە نەخۆشخانە دەرکراون و گەڕاونەتەوە ماڵی خۆیان لێرە ئیبینین ئەوە کاتژمێر 2:30 نزیکی بەرەو بەیانی
بەرەبیانە لە شاری هەولێر بەڵام قەرەباڵغیەکی زۆر و خەڵکێکی زۆر و ئۆتۆمبیلێکی زۆر لە شقامەکاندا هەتا ئێسش هەن ئەمە ڕەنگە ئەو متمانەی هاوڵاتیان بە بەهێزەکانی ئەمنی و هێزەکانی پۆلیس کە لە شاری هەولێردا ئەرکەکانی خۆیان بە ڕێکوپێشی ڕائەپەڕێنن ئێمە بۆ ئەوەی بچین زانیاری زیاترمان دەستکەوێت لەسەر ئەرکەکانی هێزەکانی پۆلیسی فریاکەوتن ئێستا بەڕێز مقدام سەرانمان لەگەڵا بەڕێوبەری پۆلیسی فریاکەوتنی شاری هەولێر کاک سەران ئەگەر باسێکی لە ئێستادا ئەم شەوکە ئەو تەقینەوەی ڕوویدا لە ئێستادا بارودۆخی شاری هەولێر چۆنەوە هێزەکانی ئێوە چۆنن لە ئامادە باشیدا بەخێر بن سەرتا سلااو ڕێزم هەیە لە برا پێشمەرگەکان کە ئێستا لە سنگەرن کە لە دیفاعن بەرگرینە لە خاش کوردستان ئێمە بە هیمەت و بە پشتیوانی وێنە ئەو ئارامە لە شارێ و دروست بوو ئێمەش تەواوکەری وانن و لە شاردا شەو نخونی دەکەن بەڵێ ئەمە بەتاکید بە چاوی خۆتان دیتن ئەم ڕووداوە تەنها ڕوومانەیەک بوو هێرشکردن نەبوو هەرچەندە دڵگران بوون بەم ڕووداوە و لە نتیجەش ئیشاڵا بە زووتری کات ئاگدار دەکرێتەوە و لێکۆڵنەوەش دەستی پێ کردیا. کاگی سەران ئەبینین لێسای خەڵکێکی زۆر لەسەر شقامەکانە لە کاتێکدا ئەم شوێنی کە ئێمە لێ ڕاوەساوینتەنا چەند سەد مەترێک لە شوێنی ئەو تەقینەوەی دوورە ئەو بتمانەیە هاوڵاتیان بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بە دنیاوە کە شاری هەولێر ئارامە و هیچ شەک و هیچ مەشاکیلش تێدانە ئێمەش وەکو بەرەوبەراتی پۆلیسی فریاکەوتنی هەولێر بە هەمهەنگی لەگەڵ هێزەکانی تر هێزی ئاسایش پۆلیسی هاتوچۆ هێشتنی تاوان بنکەکانی پۆلیس بنکەکانی ئاسایش بە هەموو لایەکی توانیتمان ئارامەکی لەم شارە دروست بکەین کە هیچ کێشەیەک نەبێتن خەڵکی دنیا دەکەینەوە هەر ڕووداوێک کە بێتن هەر کارێکی نایاسایی هەبی ئاگداری ئێمە بکەنەوە ئێمە بە زووتری کات بە خزمەتیان دەگەین کە تەلەفۆنەکانی پۆلیسی فریاکەوتنیش ڕوون و ئاشکرا لەلایەن هاوڵاتیەوە ئێمە بە تاکید خەڵکی دنیا دەکەینەوە هەولێر ئارامە و بە چاوی خۆشتان دەبینن شقامەکان خەڵەبارکەشی تەواوی بەخۆی وەدیتەوە لە پارکەکانیش لە بازاری خۆیان دەکەن خەرکەکان ناو شەقامدا هیچ کێشەیەک نییە. جیاوازی شەوانی ڕەمەزان لە شاری هەولێر بە تایبەت لەگەڵ شەوانی تر ئەبینی قەرەباڵغێکی زۆر بە تەواوی شەقام و کۆڵانەکانی شاری هەولێرەوە دیارە ئەمە وەکو پۆلیس ئەرکی ئەوەی گران نەکردووە یاخود جیاوازی چیە بۆ ئێوە لەو ڕۆوە؟ بڵێ ئێمە سەرای دەستپێکردنی مانجی ڕەمەزانی پیرۆست ئەمە لەسەر بەریاری بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر بەرنامەیەکماندا ڕێشتووە ئەو شوێنە گشتیانە کە خەڵک تێدا کۆ دەبێتەوە بتوانیت چەندین پۆلیس دەرخان بکەین بۆ ئەوەی لە خزمەتی خەڵکدا بێتن و تەنها ئەگەر تەمەشا شاری هەولێر بکەین کە بنکەکانی پۆلیس هەموو لە ئامادە باشیدانە بە کارمەندەکان و بە ئەفسەرەکان بنکەکانی ئاسایش بە هەمان شێوە هێزی ئامادەمان هەیە چالاکە مەدەنیەکانیش و ئەوانش تجوار دەکەن تەزاحور دەکەن لە گەڕەکەکانیش و ئامادەشن لە هەر کارێکی نایاسای هەبی ڕووداوێکەبی لە ئامادە باشیدانە جگە لەوەی بەڕۆبراتی پۆلیسی هاتوچۆش ئاسایشی هەولێر نهێشتنی تاوانش و لە ناو شەقامەکان بە مەدەنیش متابعی بازار دەکەن بە هەموو لایەک توانیتمان ئارامیەکی تەواو لەو شارە تەرخان بکەین ئێمە هەموو هەدفمان ئەوەیە کە خەڵک بەخۆشیدا بژیتن و کێشە و گرفتی نەبیتن جگە لەوەش کە بەرنامەیەکشمان داناوە لە بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆزیش خەشیش دنیا دەکەینەوە ڕووداویش ئەگەر هەبیتن ڕووداوێک شانی باسکردن نییە شاری هەولێری قەڵبارکەشی تەواوی بەخۆی دەبینێت تەمەشا دەکەن ئیدیکە خەرکەشی زۆر تێدایە ڕووداوەکی بچووکێ و بە زووتیان کۆنتترۆلیش کرات و هاتە کەشفکردن زۆر سپاسان دەکەن. زۆر سپاس ببوورە کاتمان زۆر نییە کاکسەران ماندووماکردن و سەرکەوتوو بن بەڵێ ئەوەی گوێبیستی بوون وتەی بەڕێبەری پۆلیسی فریاکەوتنی شاری هەولێر بوو کە دڵنیاییدا هاوڵاتیان کە بارودۆخی پایتەختی کوردستان شاری هەولێر لە ئێستادا سەقامگیرە وەکو هەر شەوێکی تریە بە ئاسایی خەڵک لە شەقامەکان داوەکو دەیبینن سەرقاڵی ژیانی ئاسایی خۆیانن. افکارم هم حسيت بشيء كراس خوش هوليري قال ما ضبيدي دستو شافين بوليسين فرياكتون هوليري جيت خوش دخل سركفتني بوانا جيت خاص زور سباس بتابعي تماشاون هجايدي باشيف برنامج كاف وينين راس خوين نوف هوليري دابون الجمع افكارم همني او جهوليري برف سليماني ببچين و افكارم منير سليم بشيء كراس خو ليك جگوندين سليماني قال ما دابس نو بجم نوفي تشيك بروستي من نقول باكوري قلت مي برف ديار بكري تشين كدركت يعني رها الهوليري جي منقول الجم بوليسين هاد نوتشني بوليسين فرياكاتوني دركات جم ازدي بجمع افكار خو منير سليمي كاتور تشگوندي او كاميرا او مايك جبوته و اخف من خوين خوش دست بك منير
دەم باش شوان من سەرەتا حەزەکەم هاوسۆزی تیمی ڕۆژنەمەوانی کوردستان چوار لە دووری 73 کیلۆمەتر لە گوندی لە نەحی سێوسنان لە دەڤری قەرەداغ بە هاوکارانمان لە کەناڵی ڕوودا و ڕابگەێنین و لە هەمان کاتە ئیدانەی ئەو دەستدرێژیە ئەکەین لەسەر کەناڵی ڕوودا و هیوادارین لە حکوومەت هەرێم و دامودەجەکان کە بە زووترین کات دەستدرێژیکران بدەنە دادگا. ئەمە یەک. من ئێستا لە دووری وەکو باسم کرد لە 73 کیلۆمەتر ئێمە لە گوندی سێوسێنانی لە نەحەی سێوسێنانی لە ڕاستە گوند نییە ژوان ئێمە ئێستا لە ماڵی کاک مەحیەدینین ئەوە ئێستا ئەو خانەوادە بەرەزە خەریکی پارشەون دەچینە شتەفزینان لە سێوسێنان باسی ڕەمەزانی کۆن لە سێوسێنان دەکەین باسی ژیان لە سێوسێنان دەکەین. ئێستا ئێمە کۆمەڵی خەڵکمان لایە ئەم کۆمەڵە خەڵکە ژوان ببوورە خەڵکی جوانن خەڵکی ڕەندن بە زمانی خۆمان پێش ئەوە پێش هەمویان دەچمە لای کاک مەحیەدین بەدەم قەرەخەمان خواردنەوە ئەو کاتت باش قوربان کاک مەحیەدین سێوسێنان لە چێوە هاتووە؟ سێوسێنان لە سەی حوسێنانە هاتووە. سەی حوسێنان دوو سەید بوون على ئاساس تەکیەی سەی حوسێنان تەکیان لە بەلەکجار بووە دانیشتیان لەیلە بووە دوو کەس بوونیتر ناڵێ لێرا هەردووکیان نییە لە قڕنێکانە مویان ناو بەناو بووە. سێوسێنان سەی حوسێنانە تەکیەی سەی حوسێنان لەوە هاتووە. زۆر باشە. کاک مەحیەدین جەنابەت بە بیرەوەری جەنابەت ڕەمەزان بە ڕۆژوو بووی ئەو سا ڕەمەزان چۆن بوو ئێستا خوانێ بڕێ ئەوە یاپراخی سڵقە ئەوە گۆشتە ئەوە قەرەخەرمانە ئەوە کۆمەڵە شتە یعنی کۆمەڵە شتی خۆشدانراوە ئەو سات چۆن بوو خواردن چۆن بوو؟ ئێمە ئەم خواردنەمان نەبوو جارێ یەکەم جار ئێواران کە وەختی بۆ وەختی بەربانگی سەر سهۆڵ و سارد و ژین هەر کەسێ مەخشە لە ماڵی خۆ جوانێ ئاوی برد ئاوی ساری کوونە بوو ئەیبر هەڵێ واسی لە مزەوتەکەوێکی پەرداخی ئاوی خواردۆ و ئەو کۆشەڵەیش بوو کۆشەڵەی دار بوو داهین نەبوو ئەمجارێنان شەو تقریبا مەلا سەڵایە کریاوەکو زەلاممانە گریانی خۆمان لە بینی خۆمانە یارمەتیمانەدا شەو ئەو زەلامە نەخەوت تەپلی لێدا هەتا وەختی پاشۆ بوو تەپلی لێدا ئاگاداریەکردین ئیتر زۆر کەس بووە کە مەخسە درێوی کردیەوە ڕۆژوو بووە زۆر کەس بووە زەرعاتی کردیانی هەتاوەرە بەرامبەری خۆرەوە بە ڕۆژوو بووە ڕەمەزانی ئەو ئانەی ئەمە ئەم خواردنە نەبووە شەش حەو ماڵ ئەم خواردنەی تیا دروستن هەر ئەساسەکە نەبووە لەو کاتا ئەمە خوا لێران بووە حەمد و سەنا بۆ خۆ ئەمەیسە ئەمەیە دێمە شکوری ئەم نەعمەتە زۆرە بکەین کەوا خوبێ بۆی داناین کەوایکەین ئەمان بەداخۆ ئێمە کۆمەڵێکمان ئەو شکرە ناکەین و ئەو سەبرەمان لەسەر ئەم خواردنی وەڵی ئینشەڵا ئێمە یەکەم سپاس و ستایش بەخوای گەورە دووەم سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕزق و ڕۆزی ئێمە دابی نەکات و هەوڵمان بۆ ئايات کاک حاج ئەحمەد پێش بێمە خدمەت جەناب بچمە لای کاک محەممەد جەنابەت ئەنجومەنی گوندی وانە کاک محەممەد ئێوە چەند کەسن چەند عائیلەن چەند خەڵکن یعنی گوندی سەوسێنان نەحیە سەوسێنان هەمیشە بە گوند باسیەکەم خۆی نەحیە بەڕاستی زوڵمی باشم لێکردن پێشتر گوند بوو لە ساڵی 2005 شۆ بۆ بە نەحێ ئێرە 120 ماڵە ئێستا زیاتر لە 600 نەفەر لەم نەحیاشی 600 نەفەر ئەژین خەڵکی ئێرە بەچی بەناوبانگن ینی کار و کاسپیان چییە؟ خەڵکی ئێرە بەچی بەناوبانگن تەمان خەڵکی ئێرە پێش ئەنفال و دوای ئەنفالیش پێش ئەنفال بە ئافرەتەکانمان بە تەون تەوان تەون دروستکردنی بەڕە و فەرش و خەڵکی ئێرە خەڵکی بە تووتنکاری و مەشغۆڵ بوون تووتنەکەش ڕۆیش بۆ قەڵەوس ئەدی ئێستا ئەوە پێش ئەنفال بووەوە بە حیوانداری و زۆریشی فەرمانبەر و پۆلیس و ئاسایش و لە دایرەکانی حکوومەتەیە زیاتر بە حیوانداری و فەرمانبەری و بڵێن کاری حکوومەت یاخواتە من درێژ بن با بچمە لای حاجی ئەحمەد ژوان جان خزمی خۆشمە هەرچەنە هەندێکی کاک حاجی ئەم کاتت باش یاخواتە من درێژ بێ حاجی جان ئێوە خەڵکی سێوسێنان میوەجات و باسی ئەوم بۆ بکە ینی باسی میوەجاتوانە بکە باغداری ئێوە یا ئاژەڵداری ئێوە چۆن چۆنی بۆ ئێستا چۆن چۆنیە فەرقێکمان بۆ بکە وەڵڵاهی ئێستا لەبەر ئەوەی کەەوە ئاوەکە کزە چەند ساڵە ئاو نییە باغداریمان هەیە کەمە نیوەی وشک بووە بە ترێ و بە هەنار و بە هەنجیر هەمانە
ئیسا ئەو ئاوشتەمان نییە کەوا پەروەردەی وەکو ئەوسا تەماتە و بامیە و تووتن و مەرەزە و ئەمانە بکەین بەبیر ئاوەکە بەشی خواردنەکەیشمان کەمە تاکو لە نارمسییا بیریان بۆ لێداین تاکو ئێستا ئاوکەشیان بۆ نەهاوردین زۆر باشە باسی ئەمە کاک حاجی تۆ لەگەڵ دادەسەبیحەیە ئێستا چاوی لێمە کاک زانای هاوکارم ئەگەر ئەوە دادەسەبیحەیە ئەو ژنە خانومان لێەوە دادە ڕەختەیە دادە ڕەختە خێزانی کاک بەڵێ جناب کاک بادینە ببوورە ئەو دادەسەبیحەش خێزانی کاک حاجی ئەحمە کاک حاجی ئەحمە تۆ دادەسەبیح هێنایە تۆ ئەو دۆزیاوە تۆ هێنا من ئەوم دۆزیەوە کچی خاڵی دایکم بوو کچی خاڵی دایکم بوو ئەوڵا ئیتر لەوێ داوام کرد و دایان پێم و ئاوهای مالکە بێ من ئەچمە لای دادەسەبیحە ژنێکی خانومانە تخوا لێرەوە دادەسەبیحە بەخوا ڕەختە بوو لە من پشتەکەمە جەنابەت دادەسەبیحەم جەنابەت بە بیرەوەری جەنابەت لە ساڵانی چەنەوە جەنابەت بە ڕۆژوو بووی ڕۆژوو گرتو ئەگەر ببیری بێت منی نازان بەس ئەو نازانم لە زوو هەیتر نازانم چەند ساڵە یعنی لە زۆر چەند ئەو کاتێک کە تۆ بە ڕۆژوو بووی ژیان چۆن بوو ژیانی مەسن کوردەواری چۆن بوو ئێستا چۆنە وەڵا ئیسە باشە ئەوسا هیچ نەبوو ئەوسا هیچ نەبوو براخۆر بەخوا کونە بوو ئایان تێگەرە خواردەوە نوێی گەرم و نوێی بە حاش لە دێنەوە ئەی پێم بڵێم کاتێک کە حاجی ئەحمە ها بۆ داوە ینی هەستێ بەچی ئەکرد و زاتی خوارڕێک پێم بڵێ بەخوا مرین منەوە منە 13 ساڵ بووم هەر ئەقڵی هیچم نەبوو زۆر باشە یاخوا سەلامت بین ئێستا ئێوە کوڕکشتان کوڕتان ژنیە ناوە و ئێوە ئێستا نەنکن و داپیرن و لەلایەن کچیشەوە هەروایە تەمەندرێژ بین ئینشاڵڵا دەباشە کاکە ئێمە وا گەڕاینەوە ینی ئێوە ئەوە زۆر ئێمە مەکەن با هەندێک لەگەڵ دادەڕەختە مامۆستا بەهادین پیاوێکی چۆنە خراپێ لەخوا بزێ ئاخر لەبەرەوەی نا ئێستا لە بەرامبەرمان دانیشتووە ئەوە هەر وەکو دوو بە دوو قساکەین ڕاشکرد باشە لەخوا بزێ چی زۆر باشە شەڕ ناکەین و ئاژاوەمانی و لەخوا بزیابێ لەخوای گەورە بەزیابێ یاخوا سەلامت بن ئینشاڵڵا دەباشە شوان وا من گەڕامەوە لای بەڕستان ئێمە لە گوندی سێوسێنان هەوایەکی خۆش هەیە ئێمە خوانی بڕێ ئەمانە خەڵکی بدەن ینی بە کوردی ینی خەڵکی دەستکراون خەڵکێکی مهمان پەزێرن وەکو ئێرانەکانەڵێن میوانداری ئەەکەن و ینی خەڵکی ئەوەن خەڵکی ئیدی تەمام هەفکاری مە منیرسەرین تو شوەیەکی ڕاستە خۆشی گوندێنێ خۆش پاستیژی سەحبەتە گەرمە دیوانەتە گەرمە زۆر دەخوازە لە بوونێکی چی ڕاستی وەختی مەگەلەکێمە ئیدی هەفکارێن مێندژی میێوانێمە دکتور وێرە هەمە دەبێتم زیاتر بەحسەبێ نەخۆشی بکەین زۆر سپاس بۆتە منیر ڕاستیژی بەسە خۆر نەخۆش و سەحبەتن خۆش تەگرن زۆر سپاس بۆتە و زۆر سپاس بۆ میێوانێتەژی کو ڕاستیژ تو میێوانێوانەوی زۆر سپاس بووە بەری تەماشاوانێژە برنامه پاشی و برنامه که دکتر اکرم ویجار بحثه نشان دستپی که ین توجبین اب نخوشی برکه کلیه بکین زۆر جار هیچ نیشانەیەکی نییە زۆر جار نەخۆش دێت بەردێکی زۆر گەورەی هەیە قەبارەی 3 سنتیم 4 سنتیم هیچ هەستی پێ نەکردووە بۆ شتێکی تر پشکنینی کردووە سۆنارێک کردووە زانیومانە ئەگەر بەردەکە لە جێگایەک بێ لە گورچیلە ڕێگای میزی نەگرت بێ نەجوڵێ بەردەکە زۆر جار هەست پێ ناکە بەڵام ئەگەر جوڵا ڕێگای میزی ڕێڕێی میزی گرت ژانی بۆ دروست دەکات جاری واشێ لە ئەنجامی جوڵە و حرەکەی بەردەکە خوێن دروست دەبێت خوێن دەبینێ لەگەڵ میزکردنی جاری واشێ دەبێتە التیهاب و هەوکردن و بە تاو لەرزی دێ بەڵام بە شێوەیەکی گشتی یان نیشانەی نییە یان ژانە یان خوێنی دەبینێ لە میزی چارەسەرکردنەوەی چ ژۆن هەبت یان ژی نەبت یانیش نیشکێکێوە بستەدەف نوژداری و نیشتەرگەر ینی مەسەلەن بێژن ئەسۆت بۆ بێنەکردن و ئەو تووشی وێ نەخۆشیێ بت چارەسەریەوەی چاوەیە گەرژانی هەبێ هەم زووتر دەبێت چارەسەر بکرێ هەم نەخۆشیش ئیجبار دەکات زووتر چارەسەر بێ ئێمە زۆر جار نەخۆش ژانی نییە و نەبێ ئەڕات دوای چەند ساڵ دێتەوە کلیەکەی زۆر ئەزێتیوە جاروای ئێمە نەخۆش دەڵێن حەزمان لێ ژان هەبێ بۆەوەی مەجبور بی عیلاج بکەیت ئەگەر ژانی هەبێ نەبێ هەر دەبێ عیلاج بکرێت چونکە دەترسێن لە وەختێکی بجوڵێ ئەو بەردەبێتە جێگایەک ئازار بە ئەزیەتی گورچیلەی بدا ئێمە کە هەستمان کرد بەرد هەیە لە گورچیلەوێ لە ڕێی میز لە هەر جێگایەکی هەبێ دەبێت چارەسەری بکەین جا چ بە دەرمان و ئاو خواردن و بە هەنێ ڕێگای وەرزشکردن بێ یان بە نەشتەرگەریکردن بێ دەبێت دەربێت ناکرێت بەجێ بێڵێ بۆ کاتێکی تر دکتورە بچەکێ سەر ژۆنۆ یعنی ئەو وێ نەخۆشیە پڕاستم گەلە جۆرە هەواڵمانە مەسەن بێژت ئەس گەلە پێتێک چومێت دەما ئەس تووشی وێ نەخۆشی هەنێ بین
امجی مثلا اوی توش نبیان جی هر کس توش نبود اف جانا ندیتی نزاند اگر بحث جانا وین خوشی بیت اکرن چواه خۆی ئەو پێم وتی ئەگەر لە گورچیلە بێت ژانەکەی بەو دەرەجە نییە جاری وهەیە ژانێکی کەم دەبێ و احتمال ئەجوڵ ڕێگای میزی دەگرێت دوای دێتەوە جێگای خۆی دێتەوە ناو حەوزی گورچیلە ژانێکی بۆ دەرەجەی نیە بەڵام ئەگەر هات و بەردەکەت جوڵە هاتە ڕێگای ڕێڕەی میز و ڕێی گورچیلەی گرت ئەو میزەی کە ڕۆژانە گورچیلە دروستی دەکات نزیکی لترێک بۆ لترونیوە کە هەر گورچیلەیەک ئەو جاری وهەیە بە تەواوی ڕێگاکە گیرە جاری بە نیوە ئەگیریە بە زەحمەت دەڕوە کەوای لێدێ ئەو ژانی زۆر بەقۆ دەبێت خاصن کە بەر لە گورچیلە بێتە خوار بۆ میزدان بۆ بۆڕی بینی گورچیلە میزدان کە پێوترێ حالب بەوێدا ڕەدەبێ ژانێکی زۆر زۆر بەهێزە کەم کەس هەیە توانای بەرگریکردنی هەبێ و زۆر جار ڕشانەوەیکی زۆری لەگەڵە بێ زۆر جار نەخۆش هەر ناتوانێت دانیشێ دەکەوێ بەملادا بەولادا و پێویستی بە چارەسەر بە کاتێکی زۆر زۆر خێرە چارەسەرکردن یانجی دەرمان وەرگرتن یانجی نیشتەرگەری چەند جۆر هەنە گەلە جۆرە بەحسی جۆرنوێ تێنەکردن ئەگەر سەر جۆرین چارەسەرکردنی پرۆوەستین ئێمە لەسەر بەردەکە بڕیارە دەین چ جۆرە شێوازێکی چارەسەرکردنی بۆ بکەین چەند بەردی هەیە خەبارەیان چەنە چەند گەورن ژێگەکانیان لەکوێیە بەردێکی بچووکی هەیە لە جێگایەک لە گورچیلە هیچ ئاجەلە نین لە عیلاجکردنی دەرمانی دەدەینێ بە مانگ بە دوو مانگ متابعی دەکەین بزانین چی لێ بەسەر دێ بەڵام ئەگەر دەبینی بەردێک جاری وا هەیە 5 ملیمە دێتە بۆڕی حالبی احتمالە بە چەند کاژمێرێک بڕیاری نەشتەرگەری بۆ بدەین دەبێت ئەو بەردەبین ڕێگای میزەکەی بکەینەوە ڕێگاکانمان زۆرن بەڵام لەسەر شێواز هەر کەسە و دەبێت پشکینەکانی ببینرێ بڕیار بدرێت چ جۆرە چارەسەرێک بۆ ئەو کەسە گونجاوە ئایا بە دەرمان و بە ئاو خواردن و بە وەرزشکردن و بە چاوەڕێکردن بزانین دەگاتە کوێ یان ئەو شتانە قازانجی نییە بۆ ئەو لەو مەرحەلانە تێپەڕێ و دەبێت نەشتەرگەری بکرێت بەو شێوازانەی کە چەند ڕێگایەکی هەیەویش گەلە جۆرە نەخۆش گلەیەوەی چەندیت کرد مەسەلەن پڕێە چارەسەرکردنەوە مەسەن نەشتەرگەریوە لێزەرێ بۆ هاتێکردن لێ پشت ڕۆژی بەرگ هەر هەبینە ئەگەرێت vەیەکێ چنە یعنی لێزەر کارێ خوب باش نەکرد یانژی ئەو کەسە دووبارە تووشی نەخۆشیوی هەردووچی دەبێ هەر کەسێک جارێک بەردی دروست کرد مانای وایە کێشەیەک هەیە لەو تەوازن و بەڵەنسەی کە لە خوێەکانی ناو خوێنیدا هەیە یان ئەوانەی کە دژە بردن کە من یان ئەوانەی کە یارمەتیدەی دروستبوونی بردن زۆرن کێشەیەکی بۆ یەک جارێک دروستی کردووە ئەو کێشەیە هەر بەردەوامە ممکنە جارێکی تریش دروست کاتەوە یان جاری وا هەیە وەکو جەناب بدوت بەردەکە نشکاوە شکاندن بە لەیزەر شێوازێکە بۆ ئەوەی ئەمە نەگەینە نەشتەرگەری پێش نەشتەرگەری بەکاری دێنی هەنێ بەرد هەیە ناشکێت ڕقا ئەو ماوەدانەی کە تێدایە زۆر تند و ڕقا لەیزەر توانای شکاندنی نییە دەیشکێنی یان جاری واهێنای زۆر زۆر ورد نابێ و چەند پارچێکی لێ فڕێدا هەنێکی لێ بەجێ ئەمێنێ بەڵام ئێمە بۆ ئەوش ینی بەردێک هەتا سنتیمێک بێ هەتا سنتیبوونیوەکیش بێ لە حوزێکی لێ بێ لە بەشی سەرەوە بێ بۆ ئەوانە بۆ هەموو کەس ناتوانین ینی بیکە ئەنجامی بدێنە بەشی خوارەوەی کلێ بەرێکی گەورەی هەیە بشێشکێنی فڕێی نادا هەردووکی دەبێ یان بەڵام دروستکردنەوە زۆر سەریع نییە کەسێک نییە یان لێزەر لێدا پاش مانگێک بڵێن وڵا بەردە دروست کردەوە وەختی دەوێت کاتی دەوێت ئەوەندە سەریع نییە ئاتەن ئەوانی لە ماوەیەکی کووردا بڵێن بەردی هەبێ لێزەرەکە نەجاحەتی نەبووە بە تەواوی دکتۆر ئەگەر شێوەیەکی لەس بەحسێ خۆپاڕستنێ بکەین ئەگەر پلەسچێکی پرۆسی وەختی مەگەلە کێمێمون خۆپاراستنی لە بەرد ئاو خۆش لەمە نییە کە ئاو بەشێکی سەرەکیەتی مرۆڤ چەند زۆر ئاو بخوا چەند زۆر میز بکە بەرد دروست ناکە ئێمە پێمان خۆشە ینی هیچ کەسێک ڕۆژانە لە لترونیوێک میز کەمتر نکات ئەگەر بێت و بتوانێت نزیکی 3 لتری بکاتەوە 2 لترونی و 3 لتر ئەو کەسە زۆر زۆر کەمن ئەوانەی لەو جۆرانە کە بەرد دروست بکەن چونکە هەر چەند میز دەکات ئەوەندە ڕمڵ و ئەو ماوە شتانی کە بێتە هۆکاری دروستبوونی بەرد لەگەڵ خۆیان فڕێ ئەدا و احتمالی زۆر زۆر کەمە بەردروست بکات بەڵێ پرۆسی دکتۆر ئەکرەم محەممەد بەسپۆری نەخۆشیە نیشتەرگەری یا بەرکەی گورچیلێ زۆر سپاس بوتە کوتو دەمێ بوری داد یارمەدا بووی دخوازە لە بوری نشین چیکی گەلە جەرەمە بڕین چی بیتنەوە بەرنامەیدا زۆر سپاس بدەیدی پرۆسی ئەس بەحسەیەکی بکەم دکتۆر ئەم زۆر سپاسیاتت کەین ئەگەر ئەم ڕابینەکە دکتۆر پرۆسیژی ئەفشەوە ئەس بەحسەیەکی بکەم ئیدیل دەستپێکی هەفکارێمە دلوان دەهڕۆژێن دەستپێکین بەرنامەی پێشکەشکردن و وان دەهڕۆژاژی ئەم گەل بەرنامەی بەردەوامین ئیدی دلوان هات و ژوان هات و ژوان چوو میوانین مەژی ئەم زیاتر بەحسا میوانە ژبکین مەسەلەن مامۆستاین ئاینی هاتن دکتۆرین تایبەتمەند هاتن یعنی ایدی همی چون لی برنامه پاشیف هر بردام که صبحش خودی حس کرد یعنی برنامه پاشیف دی بردام کرد از دکتر جدی چین بس دکتر اگر آموزگاری یک بچیک بو کسی نخوش
او بو کسین یعنی بید خوب پارێزن زۆر هاوڕێ ئاو بن ئاف ئەمە دامژی بچەکە ئاوێ بەخوین بەری هێشتا مەیامەی بۆ بانگیش ئەم دەشین يعني هندي ام اوه و خوين زيادتر ام دي باراستي بينش ان شاء الله دكتور زور سپاس بوتم سپاس بوي وسكو ديال ما دابي ولا تمشى نجا ديال الفيري ام دي دخزا يعني سلامتي بو هر کسی که کین اگر هم سکینه کامیلی باشه بودم دخل سلامتی از دکتر هر دو بو هر کسی که کین توش نخوشیا بلکه گورچیله بی و دخزا هر کسی که کین خوب پارزن که دکتری گوتی و خارنا آوه تماشا نهجا که ما گوتی جدی هف کار مدلوان یا سرملی یعنی کربو خدمت های ویدار مجلس یا بدوان ده روزا خدمت های کربو صبح خود حس که افکار من کووان باختن خوین شیرین به کشهایی که آرامی ده روز دمای که هی رمضان داد گلها برنامه پاشیوجی صبح خود حس که ساعت ای که ویدما حولی الباشور کردستان بردام که داخازان دم خوش بو همی خلک کردستان همی مسلمان همی جهانه و داخازا پاشی و که خوش بو اول نکرد سر پاشی و خود روزی نویژن هوا قبول کرد و از دکتر جی پی و چین کاری که نانیب اثر خوین دکان میشن صبحی روزی بی تماشا نجا افدم یا خوش